ئێوارەتان باش بەخێر هاتنی هەموو ئامادەبوونەکەم بۆ وێبیناری ئەمڕۆمان کە بە ناوی بیرۆکە و مەبەست لە کارسازیەوە بێت. من ساڤۆ بەختیارم، کۆردینەیتەرم لە ڕێکخراوی 5 Labs. 5 Labs ڕێکخراوێکی قازانجنەویستە کە خولی ڕاهێنان بۆ ئەو بەڕێزانە ئەکاتەوانێ کە کارسازن و یاخود ئارەزووی ئەدامەزراندنی کاری خۆیان هەیە. ئێمە ئەم خولانەمان هەمووی بێ بەرامبەرن. لە کۆتایی خولەکانیشە چانسێکی ئەوە ئەبێت بۆ 3 کەس کە پارەیەکی معنەیی ببەنەوانێت تا بتوانن دەست پێ بکەن بۆ بیرۆکان و بۆ بزنسانەی کە ئەیان هەیە. پێش ئەوەی دەست پێ بکەین بە بابەتەکە ڕەچاوی چەند خاڵێ بکەین. سەرەتا ئەم وەبینارە ڕیکۆرد دەکرێت واتە تۆمار دەکرێت و لە سەرەتای هەفتەی داهاتووە بە ئیمێڵێک بۆ هەموو بەڕێزانی بەشداریان کردووە ئەنێردرێت. ماوەی ئەم وەبینارە سەعاتێکە 45 دقەتیایە کاک بڕوای بەڕێز بابەتەکە شەرحەکە و 15 دقەمان ئەبێت هەموو پرسیارەکان لە بەڕێزتان. هەر پرسیارێکتان هەیە لە چات بۆکسی دەستی ڕاستانەوە بینووسن، ئێمە لە کۆتاییە لەگەڵ کاک بڕوایە بە پرسیارەکانە ئەڕۆین و وەڵام ئەدرێنەوەیە. ئەم بابەتی ئەمڕۆمان لەلایەن کارسازی بەتوانە کاک بڕوا ئەحمەدەوە ئەوترێتەوانێت کە خاوەنی فتنس جیمە و هەروەها خاوەن ئەزموونێکی زۆرە لەگەڵ کۆمپانیا گەورەکانی کوردستانە. من نامەوێت زۆر باسی کاک بڕواکەم چکە خۆی ئەمێ زیاتر خۆی باسی خۆی بکە و خۆی بناسێنە پێمان. سوپاس بۆ گوێگرتنتان. کاک بڕوا فەرموو ئەتوانی دەست پێ بکەیت. زۆر سپاسە بۆ گیان سڵاوتان لێبێت، ئێوارەتان باش لە هەر شوێنێکەوە لە ماڵەوەن لە کۆمپانیان لە ئیشن لە دەرەوەی ئیشن ومێدەکەم هەر تەندروست بن بەختەوەر بن. من خۆم بە خۆشحاڵە زانم و سپاسی ساڤۆ سپاسی 5 Labsەکەم بۆ ئەم دەرفەتە کە پێی داوین بتوانین ئەم ئێوارەیە پێک و کۆمەڵێک بیرۆکە لەسەر کارسازی سەرکەوتو کێیە، چونکی کارسازی چییە، ئایا بیرۆکە تا چەندێک گرنگە لەناو کارسازیە یاخود مەبەست چی لەناو کارسازی. ئومێدەکەم لە خزمەتانە بتوانم کۆمەڵێک ئەزمموی کورتی خۆم وەزایدن خوێندنەوەم لەسەر ئەو بابەتانەوە ئێوەی خۆشەویست بخەمە ڕوو. پێم خۆشە جارێک چێکی ئەوە بکەین ساڤۆ بزانین هەموو کەس گوێ لە دەنگمانە هەر بەردەوام نەبین و تاوایەکەین و کەس گوێی لەمان دەبێت. هەر کەسێک گوێی لێمان نییە لە چاتەکە ئەتوانم بۆمان بنووسن چەند کەس گوێی لەمانە. بەس ئاگادارانێ لە کاتێکا کاک بڕوا قسەکە من هەمووتان میوتەکەم، یعنی مایکەکانتان بێدەنگ ئەبێ، خۆتان ئەتوانن ئۆتۆماتیکلی خۆتان ئەنمیوتکەن ئەگەر سوالتان هەبوو. زۆر باش، ئاستەکەم سەوتەکەمان باش بێت و دیارە هەمویان گویان لێیە. ئێستا من پێم خۆشە بە حەزەکەی سلایدەکانتان لەگەڵا شێر بکەم چونکە چەند سلایدێکم ئامادە کردووە بۆ ئەم وەرکشۆپە یاخود ئەم وێبینارە لەگەڵ ئێوەی بەڕێزە شێری بکەین و لەسەر سلایدەکان بڕۆین. ساڤۆ لای بەڕێزت پیشانیە سلایدەکە؟ گوت. ئۆکەی. تەبعاً ناوم بڕوا عەبدوڵایە بۆ کەسانەتان کە من ناناسن. هەڵبەت ئەکاونتەکەم بە ناوی بڕوا ئەحمەدەوەیە، ئەحمەد ناوی باپیریشمە، بەس مشکلە نییە بۆ شێوازە ڕۆیشتووە. من ناوم بڕوا عەبدوڵایە و فاوندەری فتنسم، هۆڵی لە ژوانی فتنس لە سلێمانی کەوا نزیکە بێتەوە لە ماوەی ساڵ و نیوێک لە سلێمانیم هۆڵەمان دامەزراندووە و ئینشەڵا لە خزمەتانە بم لە ماوەی ئەم سێرچارەکەیە بتوانین وەکو باسم کرد کۆمەڵێک ڕاوبۆچوونی جۆرا و جۆر زایدان ڕوانگەبینینی خۆم لەسەر چەمکی کارسازی بۆی خۆشەویست بخەمە ڕوو. هەڵبەت یەکەم سلایدمان لەوە دەست پێکەین کە گرنگی بیرۆکە و مەبەست لە کارسازیدا. هەڵبەت من سلایدی یەکەمم داناوە بۆ بەسەراچوونەوەی چەند بابەتێکی زۆر گرنگ کە خۆی ئەبینێتەوە لە سلایدەکانمان. یەکەم شت قسەیەکی کورتەکەین لەسەر سامانە گەورەکەی مرۆڤ. هەڵبەت سامانە گەورەکەی مرۆڤ ڕەنگە کاتێک باسی سامانەکەین یەکسەر چەمکی پارە و دۆلار و ئەمانە بێبەخیاومانە، بەڵام لە ڕوانگەی منەوە ئایا بۆ کارساز چ شتێک سامانێکی گەورەیە و چ شتێک پێویستەکە بەردەوام بیپارێزێت و گەشەی پێبات. خاڵی دووەمیانە چینە سەر گرنگی خودناسی بۆ کارساز، تا چەندێک گرنگە کارساز خۆی بناسێت، چونکە کارسازی بە تەنها شتێک نییە لە دەروی خۆمان، بەڵکو شتێکە لە ناو خۆمانەوە. چۆن ئەتوانین گەشەی پێبین، ئەمەی کارساز چۆن ئەتوانین بیرۆکە بگۆڕین بۆ ئەکشن، بگۆڕین بۆ کردار، بگۆڕین بۆ کاری بازرگانی. خاڵی سێمە چینە سەر کارسازی بە تەنها بیرۆکە نییە. ئەی چییە؟ بۆیە زۆر جارم شتەمان جوێ لێ بۆ کە ئایدیای تۆ چییە یاخود بیرۆکەی تۆ چییە، چونکە بیرۆکەکەت بریتێ لە کارسازی یاخود کارێکی بازرگانی. هەڵبەت ئەمە ناڵێم ڕاست نییە، ڕاستە، بەڵام بە بڕوای من تێڕوانینێکی ینی بە تەنها ناتوانین بڵین کارسازی بریتێ لە بیرۆکە،
چونکە کارسازی بیرۆکە وایە بە بڕوای من هەموو کورد ئێستا کارساز بوو ینی کارسازی لە بیرۆکە دەست پێکا بەڵام پرۆسەیەکەی شەڵا لەو خاڵە ئاماژەی پێکەین کە شتێک زۆر زۆر گرنگە بۆ کارساز و کارسازی خۆی لە چی ئابینێت فۆجگە لە بیرۆکە وخاڵی چوارەمیش طبعا کۆمەڵک تپسی سەریعە خۆ سەجەشنە کۆمەڵک پێشنیاری منە بۆ ئێوەی بەڕێز بۆ ئەو کەسانەتان کە ڤیدیۆکەم سێرەکەن مۆ سەرگەلێک گەشەکردن چەند خاڵێکی سەریع بۆ ئەوەی کە چۆن بتوانین بەردەوام بین چۆن بتوانین خۆمان بتوانین سەرکەوتوو بین مەرج نییە بۆ ئەوەی کە سەرکەوتوو بین هەمومان ببین بە کارساز بەس من تەسەوری ئەوە کەم چاو بۆمانەی کە بەدیار ئەم بەبینارەوە دانیشتون زیاتر ترکیزیان لەسەر ئەوەیە چونکە بابەتەکەمانێن بە بابەتێکە تەرکیز و فۆکسمان لەسەر ئەوەیە کە بیرۆکە و مەبەستا چەندێک گرنگن لە کارسازیە. سلایدی دووەممان طبعا بڕوا کێ یەکەم پرسیار ڕەنگە هەندێکتان من بناسن دوورا و دوور لە ڕێی ئەکاونتەکەی ئینستاگرامەوە بێت یاخود لە ڕێگەی جیمەکەەوە بێت پێشم خۆش ئەگەر کەسێکی تیا بێشتا ممبەر وێ لای ئێوە یان بەشداربووی هۆڵەکەی ئێمە بێت طبعا کورتێک لەسەر خۆم من خوێندکاری کۆتا قۆناغی بەشی بازرگانین بزنس ئەدمینستریشن لە زانکۆی ئەمریکی عراق سلەیمانی لە US و ئینشەڵام ساڵتە خەروجەکەم لە بزنس ئەدمینستریشن ئەمە وەکو کورتەیەک دامەزێنەر و بەڕێوەبەری گشتی هۆڵی لە ژوانی فتنێسم لە سلێمانی کە بیرۆکەکە بیرۆکەی خۆم بوو لە سەرەتا بۆ ماوەی 2 ساڵ کارم لەسەر کرد تاوەکو ئێستا بۆتە بزنسێکی ناڵم زۆر سەرکەوتوو چکە من هەرگیز بەمەی ئێستا ڕازی نیم بەڵام سوپاس بۆخوا لە ماوەی ساڵۆنیەکە توانیمانەکە ژمارەیەکی باش لەو بەشداربوانەی کە هاتوونەتە قەعەکەی ئێمە دڵخۆشکەین و ئاسوودەکەین و بەرەو پێش بڕۆن ڕووی تەندروستیەوە. طبعا کارمەندی پروکیومنت ئۆفیسەرم لە بەشی کڕین لە گروپی کۆمپانیەکانی بەهار گروپ لە سلێمانی وەزایدان ڕاهێنەر و کۆچ لە بواری سەرکردایەتی لە تیمی دە جۆن ماکسوێل تیم لە ئەمریکا و ئینشاڵڵا بۆ ئەم ساڵیش پلان و پرۆژەی زۆر باشمە ئێساەوە ومێدەکەم بتوانین لەگەڵ 5 لابس هانێکی بە شێرکراوی چکە بەڕاستی 5 لابس ئیشکردنی 5 لابس و ئەو ئامانجانەی کە 5 لابس هەیەی زۆر نزیکن لەو ڕوئیانەی کە من هەمە بۆ گەنج و بتوانین چۆن تەطویر بە گەنج بکەین چۆن بەرەو پێشی بەرین و چۆن بتوانین هەمومان دەستی یەکتر بگرین بۆی کە بەرەو پێش بڕۆین چونکە من لێرە کە دانیشتن تکاتان لێکم وا سەیری من مەکە من هەموو کاتێکەوە وتووە من لە ئێوە زیرەکتر نیم لە ئێوە سەرکەوتووتر نیم لە ئێوە بەتواناتریش نیم و مامۆستای هیچ کەسێکیش نیم من خۆم خوێندکارم لە ژیانەوە ئێمە ئێستا کە لێرە دانیشتوین وەکو قسە ناکەم کە من زیرەک و من بەتوانام و من کارسازێکی سەرکەوتوم ڕاستە لەوانەیە بەخۆم بتوانم بڵم کارساز چونکە بیرۆکەیەکم کردووە بە واقع ئەوە ئیشم لەسەری کردووە ئێستا بزنسە بەڵام ناتوانم بەخۆم بڵم کارسازێکی سەرکەوتوو چونکە مە پرۆسەیەکە بە بڕوای من کاتی زۆر ئەوێت و خاڵی چوارەمیش کە ئەمە شەرگرنگ بۆ ئاماژەی پێبم بە کورتی لەسەر خۆم قسەکەرە و ڕاهێنەری بواری گەشەپێدانی مرۆیی و زائیدەن کارسازیشم کە زیاتر لەناو ئەکاونتەکەی ئینستاگرام و کەسانەتان کە ئەگەر فەڵۆی ئەکاونتەکەی منتان کردووە زانن کە تەرکیزم زۆر لەسەر زیاتر قسەکردنەوەکو گەنج چۆن بتوانین بەهێز بین چونکە هەموو شتەکان ئەگەڕێتەوە بۆ خۆمان و ێستاش لە خاڵی یەکەمە دەدوای ئەم سلایدە باس لەواکەین کە سامانە گەورەکەی مرۆڤ چییە؟ هەڵبەت کاڵی سامانە گەورەکەی مرۆڤ چییە؟ وەکو باسم کرد لەوانەیە هەندێک جار ئەومان بێ بە خەیاڵە کە سامان زیاتر خۆی بینێتەوە لە چەمکێکە زیاتر نزیکە لە پارەوە بەڵام ئەوەی کە من لێمە بە سەریعی ئاماژەی پێ بمەوە زۆر گرنگە ڕەنگە ئەو کەسانەتان کە لە 12 ساڵی 2019 واتە چەند هەفتەیەک لەمەوە بەربوو وەرکشۆپێکم لە سلێمانی ڕێخست بە ناوی کارسازی لە کوردستانە طبعا سلایدی یەکەمم وە باشی یەکەم بە تەنها باسکردن بوو لەسەر the mind هەڵبەت من لێرە بۆ تەفاسیلە باسی ناکەم بەڵام کورتێک دووبارە لەسەر ئەواڵێمەوە ومێدەکەم دووبارە نەبێ بۆ کەسانەتان ئەگەر لە وەرکشۆپەکە بەشداریتان کردوێ بەڵام زۆر لام گرنگە من هەموو کاتێک لەوە دەست پێ بکەم کە مێشکی مرۆڤ چییە و چۆن ئەتوانین مێشکی خۆمان بەکاربێنین بۆ دروستکردنی سامان یاخود بۆ دروستکردنی بزنس و بیرۆکە بتوانین بۆڕین بۆ کاری بازرگانی هەڵبەت کاتێک باسی سامانە گەورەکەی مرۆڤەکەم باسی مێشکەکەم تا چەندێک توانیمانە لە مێشکی خۆمان تێبگەین تا چەندێک زانیمانە مێشکمان چۆن بەکارێت چونکە مێشکی ئێمە ئەتوانم بڵم گەورەترین سەرمایەیە لە ژیانوانە یعنی ئەوەی کە کارساز بە بڕوای من ئەوەی کە کارسازێکی سەرکەوتوو دروستەکە بریتێنەوەی کە یەکەم خطوە ئەزانێت کە مێشک چییە ئەزانێ مایند چییە کاتێک ئەڵێم مێشک من باسی برین ناکەم چونکە دوو مستەڵەح هەیە مستەڵەحێکیان the brain مستەڵەحێکیان the mind brain زیاتر ئەوەیە کە ئەیبینین و ئەتوانین دەستی لێ بین و سێریەکەی ڕووکارەکەی لە دەرەوە ئەگەر سەری ئینسان ئەگەر سەرکی لە دیوی ناوە برین لە برین پێکاتەوە بەڵام the mind بریتە لە پرۆسێسی ئیشکردنی برین کە لە ناو زانستی حتا لیدەرشیپیشە لە تیمی دە جۆن ماکسوێل تیم تقریبا ماوەی 13 سەعات بەس سێشنێکم وەرگرتووە لەسەرەوەی کە مێشکی مرۆڤ چۆن کارەکات
حتا لە ئۆرگانایزیشنە زۆر گەورەکانە تەرکیزێکی زۆر باش لە ئێستا لەسەر ئەوەیە کە توعی ئینسان بکرێ ئینسان بتوانێت ئەوێر بێ بەرامبەر بە تواناکانی مشکی خۆی ئینسان ئەتوانێت طبعا ما بەپێی باباتێکی زانستی حەزەکەم بیخەمەڕەوەیە کە ئەڵێت ئینسان ئەتوانێت بەقەدەر هەموو ئەو زیندەوەرە وردانەی کە لە ژیانە بوونیان هەیە بتوانێت بیر بکاتەوە فۆتی هەبێ واتە مشکی ئینسان ئەوەندە بەهێزە توانای بیرکردنەوەی بەقەدەر ژمارە و ئەندازەی هەموو ئاژەڵانی سەرزەوی هەیە لە ماوەی ژیانیا بۆیە زۆر گرنگە ئێمە مشکی خۆمان یەکەم شت بناسین بۆ پێشەوەی بچین ناو بابەتی کارسازی و زۆر گرنگە بە کورتی بەسەر مشکا بڕۆی مشک لە چەند بەش پێک هاتووە کارەکانیان چین بۆ چۆن بتوانین سوودی لێ ببینین ئەلبەت ڕەنگە ینی بەرکەوتنمان بۆ ئەم دوو دەستەواژەیە هەبوو بێت کە مشکی ئینسان بەگشتی پێک هاتووە لە دوو بەش بەشێکیان پێوترێ کۆنشس مایند واتە بەشی خود ئاگایی و بەشێکیان پێ ئەوترێ ببورن بەشێکیان پێوترێ ناخود ئاگایی سب کۆنشس مایند کاتێک کە ئێمە وەکو کارساز ئەمانەوێت گەشە بکەین پێویستەکە یەکەم شت واز لە بیرۆکەکە بێنە واز لەوە بێنە ئەم کۆمەلگایە چی پێویستە چۆن بتوانم بزنس دروست بکەم چۆن بتوانم ئایدیاکەم گۆڕم بەڵکو دابنیشە بیر لەوە بکەرەوە بەڕاست مشکی تۆ چۆن کارەکات من هەموو کاتێک لە ڤیدیۆکانمە ئەوەم وتووەکە زۆر جارەمانەوێت شتێکی تازە بکڕین ئەچین سێری کەتەلەوەکەیەکەین ئەچین ڕیڤیوی لەسەر خوێنەوە بزانین شتە چۆنی شەکات چۆن بەکار بۆی سوودی لێوە بکەین ڕاستە ئەگەر تۆ سارێک بکڕی نەزانی چۆن ئیشەکات ناتوانیت ئەو سارێ بتگەێنێتە هیچ جایەک بەڕاستی بۆیە ئەمەش بە هەمان شێوازە مشکی مرۆڤ خوای گەورە وای دروست کردووە لە ئێمەیە کە بتوانین لی تێ بگەین ینی پێشەوەی بەکاری بێرین لەبێ لی تێ بگەین بەڵام زۆر جار ئێمە هەڵەیەکەین بەکاری هێنین ولا بەکاری هێنانەکە هەندێک شتمان بۆ ینی ئەمە کاتمان زۆرە بە تاقەمان زۆرە بە بێ ئومێدمانەکە چونکە مشکی ئینسان توڵێکی زۆر زیرەک و سمارتە وەکو کۆمپیوتەرێک وایە بێ پێش ئەوەی بچیتە ناو بەکارهێنانی یاخود داوای بیرۆکەی لێ بکەیت پێی بڵێ تەمەڵە پێی بڵێ هیچ نازانم مشکم من هیچ ناتوانم تەحمل بکەم ناتوانم بیرۆکەم هەبێ کەسێکی سەرکەوتونی ئەمانە بۆ خۆیان هەمویان بەشێک لە پرۆسێسی مایندی ئینسان کاتێککە ئیشەکە دژی خۆی بۆیە ئێستا دواییش تەمانە چینە سەرەوەی کە دەرئەنجام لە چیەوە دروستە بێت بەڵام با دوور نەکەوینەوە ئەوەی کە باسمان کرد بەگشتی بریتە لە خود ئاگایی کە کۆنشس مایندەوە زایدن ناخود ئاگایی باشە قاڵی یەکەم ڕەنگە طبعاً بۆ پرۆکتەرێکی لەو کەسانەی کار بۆ زانیاری بەڕێستانە گەروانەتان کە بەرچاوتان نەکەوتوێنەوە تان کە ئیناسن بۆ پرۆکتەرێکە لە کەسایەتە زۆر دیار و گەورەکانی ناو ئەم بابەتە و زانستی شیکردنەوەی the mind چۆن ئیشەکاتێکێک لەو پرەنسپڵانەی کە هەیەی طبعاً بەم شێوازە ریزی کردو لە ئاسانترین شێواز بۆیە ئێمە ئینسان لی تێ بگەین ئەویش بریتە لەوەی کە مشکی ئینسان وەکو باسم کرد دابەش بۆ بەسەر دوو بەشە بەشی خود ئاگایی و بەشێکی تریشمان هەیە پێوترێ ناخود ئاگایی ئەمە ژێری شەو ئەم بەشە بچکۆلانەیە گەر بیبینن دیقەت بن ئەمە بەدیە جسمی ئێمەیە باشە لایەنە فیزیکەڵەکەیە کە هەموو ئینسانێک خاوەنێتی طبعاً ناپلێن هێڵ قسێکی زۆر جوانەکات وەکو ناوبڕێک لە بینیەوەی کە پێشەی بچمە سەرتە کۆنشس مایند ئەڵێت what the mind of man can conceive and believe it can achieve واتە چی واتە ئەو شتەی مێشک توانای خیاڵکردنی هەبێت دەتوانێت بەدەستیشی بهێنێت یعنی هەر شتێک کە ئێمە ئیماجینیەکەین ئەتوانین بەدەستیشی بهێنین بەڵام چۆن ئەمانەکەوێتەوە سەر ئەوەی چاڵمان کارزازی سەرکەوتو لەوە دەست پێەکە هەموو کارسازە سەرکەوتوانەی کە لە جیهانە هەن بە سوودفە نەبوونەتە خاوەنی ئەو بیرۆکەیە بە سوودفە بەڵکو زانیویانە کە ئەو بیرۆکەی ئیماجینیەکەن یاخود خەیاڵیەکەن چۆن بتوانن بیکەنە واقع چۆن بتوانن پرۆسێسی بکەن لی تێ بگەن بتوانن مامەڵەی لەگەڵا بکەن و گەشی پێ بن طبعاً ئەوەی کە زۆر گرنگە لە دەست پێ بکەین لێ ئەگەر دیقەت بن لێرە نازانم مایکەکەمە جوڵە ساڤۆ لەسەر سکرینەکە این عفوا هینەکە جوڵێت ئۆکێ زۆر باشە کۆنشس مایند ئەگەر دیقەت بن لە مێشکی ئینسان ئەگەر دیقەتی سایزی کۆنشس مایند بن سایزێکی زۆر گەورەی نییە بەڵام سەب کۆنشس مایند سایزێکی زۆر گەورەی لە مێشکی ئینسان داگیر کردووە thinking mind یاخود بەشی خود ئاگایی کە پێوترێ conscious mind کە بریتێ لەم بەشە مەکە ئێستا باسێکین بریتێ لەم بەشە پرتەقاڵیە کە بەشی خود ئاگایی ئێمەیە پێوترێ thinking mind طبعا زۆر جار لەناو ئەنترپرنۆرشیپ یاخود لەناو کارسازی باس لە گرنگی فۆتەکە یاخود ئایدیا بیرۆکە ها وەبزانم فایفۆن لە بزە سەر دیوارەکەی نووسی what's your biggest idea شتێکی وا هەیە لەسەر دیوارەکەتان بۆیە ئایدیا یاخود thought شتێکی زۆر گرنگە بەڵام پێشەوەی بچینە ناو ئەوەی کە بیرۆکەمان لەکوێوە پێشەوە بزانین بیرۆکە لەکوێوەیە بەڕاستیانی لە مێشکی ئێمە بیرۆکە لەکوێیە چونکە ئەمە بابەتێکە زۆر پێویستی بە بیرکردنەوە هەیە بیر لە بیرکردنەوەکانی خۆمان بکەینەوە طبعا بەشی کۆنشس مایند کە بریتە لەم بەشێکە لێرە ئامانجی پێدراوە بە ڕسمەکە بەرپرسە لەم خاڵانەی خوارەوە بەرپرسە لە بیرکردنەوەکانمان
بەرپرسە لە بڕیاردانمان و بەرپرسە لە پلاندانان بەرپرسە لە پێنج هەستەوەرە ئەو پێنج تەبان لە ڕێی ئەم پێنج هەستەوەرەوە ئەم شتانەمان بۆ دێت پێنج هەستەوەرەکە چین وەکو دەستلێدان تەچ ئۆنکردن و زائیدەن گوێبیستبوون بینین زائیدەن تامکردن مێشکی ئێمەوە خۆڵقاوە کە ئەو شتانی ئەو هێزانەی لە زمنی ئەم پێنج شتیان ڕاستەخۆ کە بەریانەکە یەتە ناو کۆنچسی ئێمەوە یەتە ناو بەشی خود ئاگایی ئێمەوە کە ئەتوانین ئاگامان لێ بێ کاتێکێتە خود ئاگاییمانەوە واتە بەهۆشەوە ئەتوانین سێری ئەو شتە بکەین و بیری لێ بکەین و ئەژزانین فڵان شت لە مشکی ئێمە بوونی هەیە وەکو باسمان کرد بیرکردنەوەکان و بڕیاردان و پلاندانان و ئەو خاڵە گرنگانە بریتین لە بەشی کۆنچسی ئینسان ئەی باشە سەبکۆنچسی ئینسان چییە بە کورتی سەبکۆنچس بریتە لە ئیمۆشنال مایند واتە پێی وتێت طبعا ئەگەر دیقەت بن دیقەتی ئەم شاخە بن لە بەشی ژێرەوە زۆرترینەها بەستەڵەکێکە ئەوەی کە ئەیبینین لەسەرەوە کۆنچس مایندە بۆ ئینسانیش بە هەمان شێوازە یعنی ئەوەی کە لە مرۆڤێکە ئەیبینی زیاتر ئەوەیە کە ئەباسێکە قسەی لێکە بیرەکاتەوە دەریەبڕێ بەڵام ئەوەی کە نایبینی بریتە لە ئیمۆشنال مایند کە بەشی ناخود ئاگاییەتی و ئەکەوێتە بەشی ژێرەوەی بەستەڵەکە کە زۆر زۆر گرنگە ئێمەی مرۆڤ ئیهتیمام زۆر زۆر بەمە بێن بە تایبەت وەکو کارساز کاتێک کە من باسیەوە کەم زۆر گرنگە خۆمان بناسین لە خۆم ئەو قسەیە ناکەم بەڵکو لە ئەزمموی ئیشکردنی خۆم و زائیدەن ئەو ئەکسپرێسەی کە خۆم هەم بووە بەم شێوازە سوودم لێ وەربگرتووە مەش بە تەنها قسەی خۆم نییە بەڵکو قسەی هەموو کەسانێک کە لەناو ئەنترپرنۆرشیپ کارەکەن کە زۆر زۆر گرنگە لە مێشکی خۆمان تێبگەین و لە بەشی سەب کۆنچس و کۆنچس تێبگەین زۆر باشە بەشی ناخود ئاگایی مێشکی یاخود ئیمۆشنال مایند بکاتەوە لەم بەشانە هەستەکانمان کاتێک ئەترسین کاتێک دڵمان خۆشە کاتێک دڵە ڕاوچێمان هەیە هەموو ئەم هەستانەمان ئیمۆشنال مایند بە پرسیارەتیکە بریتە لە بەشی سەب کۆنچس و لە ژێری ئاوەکەیە کە دیار نییە واتە بەشی سەب کۆنچس ئەوەیە کە خۆمان نازانین و پێی پێ نابین کاتێک ئەم شتانە لە خۆمانە ڕوئە بۆ نمونە ئێستا من و تۆ قسە ئەەکەین تۆ جوت لە منە و تێش ئەگەی بە ثینکینگ بیرەکەیتەوە کە کات بڕوا ئەڵێ چی بەڵام کاتێک هەناسە ئەی دڵت ترپەی دڵەکەت بۆ نمونە هەستت چۆنە بەرام بەشتە ئەو شتێکە سەب کۆنچس مایند کۆنتڕۆلی کردو بەبێ ویستی خۆت و بەبێ ئاگاداری خۆت طبعا کۆنتڕۆلکردنی کردارە بایۆلۆجیەکانی نێو جەستەی مرۆڤیش بە تەنها ئێستا تۆ بنمونە بەدەست ئێمە دڵمان چەندە خەلێەوە یعنی من بە دڵی خۆم بڵێم یەک دوو سێ ئەمە شتێکە ئۆتۆماتیکلی لە ئێمە ڕوە بەڵام ئۆتۆماتیکلی خۆسێ هەر نییە شتێکە مێشکەیکە بەڕاستی و پێویستی شەکات بزانین کە سەب کۆنچس بەرپرسیاری هەموو کردارە بایۆلۆجیەکانی نێو جەستەی ئێمەیە بۆ نمونە ئێستا دڵمان لێ ئەیە هەناسە ئەین چاوەت ڕوو بکەین هەموو شتانێک کە ئەیکەین بەبێ ئەوەی کە خۆمان بیری لێ بکەینەوە بەڵام هەمووی ڕوو ئەدەن بەڵام ئەمانە هەمووی کۆنتڕۆل کرا لەلایەن ئیمۆشنال مایند یاخود بەشی ناخود ئاگایی مێشکی ئینسان خاڵی سێم بریتە لە بیرەوەرە درێژخایەنەکان و مێمۆری طبعا ئەوەش هەر بەشێکە لە بەشی سەب کۆنچس مایندی ئێمە و بڕوا و بەهاکانمان ئەو شتانی بڕوامان پێەیە ئەو دینە ئەو سوزانم هەشتێک لە ژیانی ئێمە بڕوا بەهاکانی ئەمە پێکە نابێت بە دڵنیایەوە ئەو ئەبنە بەشێکی قوڵ لە کەسایەتی لە بیرکردنەوە لە پرۆسێسی مێشکی ئێمە و خاڵی پێنجەم بریتە لە خووەکان زۆر خو هەیە لە ژیانی ئینسانە هە کاتێک گەڵێ کەسێک جگەرە ئەکێشێ چزانم کەسێک ماوەیەکی زۆر لەسەر ڕەشبینی ڕاهاتەوە زۆر ئاسان ناتوانێت خۆی بگۆڕێت بە دڵنیایەوە لەبەرەوەی کە چوەتە بەشێک بۆتە بەشێک لە سەب کۆنچس هەڵبەت هەموو خویەک ئینسان ناتوانێت بیگۆڕێ بەڵام کە چووە سەب کۆنچسەوە بەڕاستی کاتی پێویستە تاوەکو بتوانێت ئەو شتە چاک بکاتەوە یاخود بگەڕێنێتەوە بۆ بارە ئاسایەکی خۆی و خاڵی شەشەمیشیان بریتە لە پەرپەزدانەوەکان بەرپەزدانەوەکان ئەو شتانێک کە وەکو ریاکشن کاتێک کەسێک بۆ نمونە دەبێت ئەوە دەبێت ئاوت تێبگرێت کە تێتەگرێ بەبێ ئەوەی کە خۆت بیری لە بکەیتەوە سەر خۆت دوورەخێتەوە ئەمە بریتە لە سەب کۆنچس مایند کە ئەتپارێزە لەو وەکو بەرپەزدانەوەی بەرامبەر بۆ شتانەی کە ڕوبەڕوو تەبنەوە ئێستا بە شکڵێکی گشتی تێگەیشتین خود ئاگایی بەرپرسیارە لە چی ناخود ئاگایی بەرپرسیارە لە چی ئەچینە سەر سلایدی دوای ئەوەکو باسم کرد نەوە بەدەمان هەیە لەناو how the mind works philosophy ئەڵێت لە سان نەوەی مێشکی ئێمە کۆنتڕۆل کراوە لەو شتانەی کە لە ناخود ئاگاییمانە هەن طبعا کاتێک ئەو قسەیە کەم زۆر جار زۆر کەس دەڵێ بەجددی یعنی من لە سادەی مێشکم ئاگام لە خۆما کچەکەم بەڵێ ئەمە شتێکی پروڤنە ساینتیفیکلی پروڤیەوە کراوە کە ئینسان لە سانەوەی ئەوەی کە لە مێشکایەتی ئەوەی کە ئەنجامیایە بریتە لە طبعا بە ئیمۆشن و بە میمۆری و گەلێرە ئاماژە کراوە کریتیڤیتی بلیف و بڕواکان مێمۆری ئیمۆشن هەمووی بریتین لە بەشێک لە ناخود ئاگاییمان واتە لە سانەوەی ئێمەی پێکەنەوە بەڕاستی بۆیە زۆر زۆر گرنگە کە بەشی ناخود ئاگایی خۆمان زۆر زۆر باش بناسین طبعا بۆی ئەمەش بناسین پێویستەکە خود ئاگاییمان ئاگا لێ بێت چونکە هەموو شتێکە لە فۆتەوە گەر بیرکەنەوە لێرەوە سێرێکی ئەم فۆتە بکەن فۆت واتە بیرۆکە یاخود هەشتێک ناوانێ بیرکردنەوە بیرۆکە ئەم بیرۆکە کە ئەیا لە عەقڵی ئینسان ئەچێتە بەشی کۆنچسەوە یەکەم جار ئەمە بەشی کۆنچسە کۆنچس ئەتوانێت بیرۆکەکە ڕەڤزکە ئەتوانێت وەری بگرێت واتە توانای بڕیاردانی هەیە
ئەتوانێت ریجەکتیکە و ئەتوانێت وەری بگرێ ئەگەر ریجەکتی کرد ئەوە ڕواتە دەرەوەی مێشک ئەگەر وەری گرت ڕاستەوخۆ ئەچێتە بەشی سەبکۆنچسمانەوە کە دوایش باسی واکەین سەبکۆنچس دوایەوە بێتەوە بەچی بۆیە زۆر گرنگە کە ئاگامان لەوە بێت مێشکی ئێمە بەگشتی دابەش بۆ سەرم دوو بەشە بۆ بەشە زۆرەکەشمان کە زۆری نەمان زۆر جار کە پێمانەوترێ ها بۆیە گرنگە بەردەوام ڕەئی بەرامبەرەکەت وەربگری کە ئێمە چۆن نەبینیت چونکە زۆر شتەی خۆمان هەستی پێ ناکەین حتا لە بزنسیشە فیدباک بۆ زۆر مهمە لەبەرەوەی کە عادەتەن کەستمەر ئەو کەسی کە شتەکە بەکارێنێ دیوی دەرەوە دیوی دووەم کە شتەکەی تۆ بەکارێنێ باشتر دەتوانێت فیدباکت باتەوە تا خۆت لەسەر خۆت بیکەی بۆ لەبەرەوەی کە ئەو شتانە هەستی پێ ناکرێت تۆ نایبینی نایزانی چونکە بۆتە بەشێک لە سەبکۆنچسی بزنسەکە و هەستی پێ ناکرێت بۆیە زۆر گرنگە کە لە دەرەوە ئەو فیدباکەی بۆ بێتەوە ئۆکەی طبعا ئەم پیاوە ناسن طبعا قسەیەکی زۆر جوانی هەیە ئەڵێ we are how we think زۆر بەسیط زۆر سمپل زۆر سادە بەڵام زۆر ئیفەکتیڤ و زۆر گرنگیش بۆ کارساز یعنی بۆ ئەوەی کە تێ بگەین بتوانین ببینە کارسازێکی سەرکەوتوو پێویستە کە لە عەقڵی خۆمانەوە دەست پێ بکەین مەسەجەکەی من بەم شێوازەیە یعنی ئەوەی کە زۆر گرنگە بزانی تhinkinگی ئێمە یاخود شێوازی بیرکردنەوەی ئێمە واقع حاڵەکەمان بۆ دروستەکە بەڕاستی وەکو ستیڤش باسەکاڵێ ئێمە بۆ جۆرەین کە بیر دەکەینەوە بۆیە ئەبێ بیرکردنەوەکانمان بزانین چۆن دەکەینەوە چۆن بیر دەکەینەوە چونکە بیرکردنەوەش هونەرە بەڕاستی ڕاستە هەمومان عەقڵمان پێدراوە بۆ بیرکردنەوە بەڵام مەرج نییە هەمومان لە تواناکانی عەقڵی خۆمان تێگەیشتوێتین و بتوانین بەکاری بێنین طبعا شتێکی بناوی the conscious model من حەزەکەم the conscious model طبعا انگلیزیە ڕەنگە ئەو کەسانەتان کە ئێستا بەدیارهێنەکەون یعنی زۆر باش شتێک تێنەگەن بەڵام نمونەیەکم لە دوای ئەم سلایدە داناوە زۆر بە ئاسانی تێتانەگەێنم لێرە پرفۆرمانس هەیە واتە ئەداکردن طبعا ئەمە بۆ ئەنترپرنۆر زۆر گرنگە بۆ کەسانی کە سەرەتا دەستەکەن بەکارێکی بازرگانی ئەیانوێ هەموو شتێک پرفێکت بێ ئەیانوێ لە سەرەتاوە هەموو شتێک بە باشی ئەنجام بن طبعا لێرە پرفۆرمانسمان هەیە واتە ئەنجامدان یاخود ئەدای ئەنجامدان لێرە شەکاتمان هەیە تایم واتە لەسەرم دوو ڤاریبڵسە ئیشەکە طبعا ئەوەی کە نمونەی کە دامناوە من زۆر بە ئاسانی لە وەرکشۆپەکە شار بەهمان شێواز ئەم نمونەیەم هێنابەوە زۆر بە ئاسانی توانین تێبگەن بریتیە لە پرۆسێسی شۆفێریکردن لە کۆنشس مۆدل ئەتوانین بشو بهێنین بە شۆفێریکردن کاتێک کە مناڵین سیارە لێخورین ئێمە unconscious incompetency بەپێی the conscious model واتە چی واتە ئێمە تەرکیزمان لەسەر ئەوە نییە سیاقەت فێربین بۆ دایک و باوکمان سیارەمان بۆ ناکردن سیاقەت فێربین بەڵکو بۆ متعەیە زیاتر وتواناشمان نیە بۆ سیاقەت لێخورین بەڵام دیقەتی دەموچای ئەم دوو مناڵە بن کاتێک سیارە لێخورن سێرەکی زۆر مرتاحن لە کاتێکە نە سیاقەت ئەزانن و نە هونەری وەنەر پێشتریش ئەسڵەن هەنی ممارەسەیان کردووە یەکەم جاریانە ڕەنگە بچتە سەر سیارەکە بەڵام بۆ دڵخۆشن لەبەرەوەی تەرکیزیان لەسەر فێربوون نییە بەڵکو تەرکیزیان لەسەر ئینجۆیمنتە بۆیە هەموو شتێک لە سەرەتایە کە دەستێتی تێوا دەرەکەوێت ئاسان و پلێژەری زۆر تایە و ئەوەیە بەتایبەت لە کاری بازرگانیە من ڕەبتێکەمەوە زۆر جار بزنسەکان وا بیرەکەینەوە کە بەخوا بیرۆکەکەم زۆر باشە بەس ئەوەنە تەطبیقی کەم بزانم خۆمەزانم ئەو شتە چی ئەمە تۆ لەم لێڤڵایە کە پەرفۆرمانسم نەکردووە جارێ و ئەگەر بیشی کە تەسەووری ئەماکەی وازانی بزنسەکەت بە بەردەوامی لەم لێڤڵایە و لەم لێڤڵایە بەردەوامە بیت بەردەوام ئینجۆیەکەی توی تر خەڵک مرتاحە بەڵام ستێپی دووەممان هەیە کە بریتیە لە چی بریتیە لە conscious incompetence کاتێک ئەو ڕۆژەیە کە ئەچین بۆ یەکەم جارە چینە سەر سیارە کاتێک گەورە بووین طبعا لەم پرۆسەیە دەرچوین ئێستا سارێکی واقعیمان لەبەردەسایە ئەم سارە واقعیە کە لێ ئەخڕین سەرکی کۆنچس واتە کەسەکە زۆر تەرکیزی لەسەر سیاقەتکردنەکەیە بەڵام توانە و سکڵسەکانی هێشتا گەشەی نەکردووە واتە پەرفۆرمانسی لە ئاستێکی باشان نییە بۆ لەبەرەوەی کە پێشتر ئەدای ئەم شتەی نەکردو شتێکی تازەیە بۆ مێشکی طبعا هەوڕێیان ئەمەی کە من باسێکم لێرە ڕەبتێکەمەوە بە کۆنچس واتە کاتێک مێشکی ئینسان بەر شتێکی تازە ئەکەوێت پێویستی بەکاتە تاوەکو بتوانێت لەو شتە فێر بێ و بتوانێت گەشەی پێبە کارسازیش بە هەمان شێوازە بزنسیش بە هەمان شێوازە گەر دقەتی ئەو کەسانە بن کە سەرکەوتوو لە کاری بازرگانیە دایما پێش ئەو لێڤڵێک شتێکی تریان هەبووە کە دەست بۆ نمونە کەسێکی زۆر سەرکەوتوو کە بیرۆکێکی زۆر گەورەی هەیە یەکسەر مەرج نییە بۆ بیرۆکە گەورەی لە سەرەتاوە دەستی پێکردووە شتێکی بچووک بووە ستێپ بای ستێپ گەشەی پێکردووە واتە ئەکسپریەنسێکی کۆکردوێتەوە تاوەکو بتوانێت ستێپ بای ستێپ ئەزمون وەربگرێەوە لەناو کاری بازرگانیە گەشە بکە و گەشە بە توانەکانی خۆی با تاوەکو بتوانێت بێتە کارسازێکی سەرکەوتوو خاڵی سێم بریتە لە conscious competence لێرە توانای لێخوڕینی کەسەکە بە حکمیەوەی کە 10 جار 100 جار 1000 جار سارەی لێخوڕی سەرەکەی مسەیتەرترە ئێستا ئەتوانێت لێ بخوڕێت لەبەرەوەی کە کاتێکی زیاتری بێ بەسەر بردووە مێشکی ئێستا ئەزانێت کە چۆن لێخوڕینی سارە چۆنە ینی زۆر شتێ تەرکیزی لەسەری نییە قەلەق نابێ زۆر کەسم بینەوە کاتێک سەلامێکەکە خەریکا وەرەگەڕێت کاتێکە هان سەرەتا فێری سارا بن بۆ لەبەرەوەی ئەوەنە ئەترسن شتەکە تازەیە بۆیان بەڵام دوای فترێک سەرەکی هەمان کەس
بە حکمی ممارەسەی زۆر لەسەری کردووە سەرەکیت بە ئاسانیە توانێت سارەکە لێ بخڕێتەوە تەرکیزیش لە هەمان کاتا باش بێت و بەبێ هیچ حادیسەیەکیش سارەکە بتوانێت بیگەنێتە جێگەی مەبەست. خاڵی چوارەممان بریتێ لەم پیاوە تەلەفۆنەکە خواردنە خوا سارەش لێ خوڕێت. طبعا باسی شتێکم کرد لە سلایدی پێشوو ماوتم ئەگەر شتێک لە کۆنشس مایندا یاخود بەشی خود ئاگایی خۆمان زۆر بە خۆمانی بڵینەوە ئەچێتە سەب کۆنشسەوە واتە شتەکە بێتە ئۆتۆماتیکلی. باشە لێرە سێرەکەی سیاقەت بوو بە ئۆتۆماتیکلی کەسەکە تەرکیزی ڕەنگە لەسەر قسەکردنەکە بێ و زایدەن شت خواردنەکەی زۆر تەرکیزی لەسەر ئەوە نییە سارەکە لە کوێ و بەرەوچوو ئەڕوا زۆر ڕەنگە هەمومانەوەمان بەسەر هاتبێ کاتێک مەشغوڵە بین لەناو سارە و ماوەیەکی زۆرە تەبعەن سیاقەتمان باشە سێرەکەی لە شوێنێکەوە چووتە شوێنێکی تر بەبێ ئەوەی ئەسڵن بیرت لەوە کردبێتەوە یعنی بیرت ناکە بیرەکەی تۆ چۆن لێرەوە هاتمە ئێرە بەڵام مێشکی تۆ سەب کۆنشس مایندی تۆ لەو کاتە ئەکتیڤە کە ئەزانێت ئەبێت چۆن بڕۆی ڕێگەکانە بینێ ئەیزانە بەبێ ئەوەی کە خۆت ئاگاد لێبێ لە کاتێکا تۆ تەرکیزت لەسەر تەلەفۆنکردنە بۆ یان هاگەر دیقەت بن مرور و دایما ئەوانەی کە لە بواری هۆشیاری ترافیکە ئیشەکەن بەردەوامەواڵن کە مەڵێ سایقی زۆر باشن ڕاستە لێرەشە ڕەنگە بتوانانی بگەێنێتە جێگەیەک بەڵام زۆر جار کە شتێک ڕوویدا حادیسە زۆر جار لەم کاتا ڕوادا چونکە تۆ تەرکیزی کۆنشست یاخود بیرکردنەوەکانت لەسەر سیاقەتەکە نیە بەڵکو سەب کۆنشس مایندە کە بەپێی خیبرەی خۆی سیاقەتەکەت بۆ کۆنترۆڵەکات. زۆر باشە تامان خاڵی دوای ئەوە پرۆسەی بازنەی کردارە لە مرۆڤە پێشەوەی کە ئێمە باسیەوە بکەین کاکە با بەزنزی خۆمان زانین بە بیرۆکەی خۆمان هەبێت بە ئەبێ بزانین کە هیومن ئەکشن سایکل چییە خود پرۆسەی بازنەی کردار لە مرۆڤ چۆنە. یەکەم جار ئێمە بیرەکەینەوە واتای ئەو شتێک کە بۆمانیەت یەکەم شت بریتێ لە بیرکردنەوە لە عەقڵەوە دەست پێکا لە مایندەوە دەست پێکا. خاڵی دووەم بریتێ لە هەستکردن ئەو شتێک کە بیری لێ یەکەیتەوە ئیمۆشنت بۆ دروستەکە واتە هەست بۆ دروستەکە بۆی زۆر گرنگە کە دایمەوە بزانی هەستەکان نابێت تۆ چاڕی ئەوە بکەی هەستت خۆش بە ئینجا بیرکردنەوەیەکی باشت هەبێت یعنی هەموو کاتێک بیرکردنەوە پێش هەستەکەوێت زۆر گرنگە بیر لەو شتێک کە پۆزیتیڤ بێ بە دڵنیایە و هەستێکی پۆزیتیڤت بۆ دروستەکە. ئەگە بیر لەوە بکەیتەوە بۆ نمونە خوا نەخواستەوەی دانێت تووشی حادیسەیەکە بسەرەکی هەستێکی زۆر ناخۆشت هەیە هەبە بیرکردنەوەکە بەبێ ئەوەی کە تۆ شتەکەت ئەنجام مابێ هەستێکی ناخۆشە کە ئەبینیت ئەو بیرکردنەوەت هەیە ئەوە بیرکردنەوەکە ڕاستەخۆ بێتە هەست و دوای ئەوە تەمان شتێکمان هەیە بە ناوی کردار یاخود ئەکشن ئەوەی کە ئێمە بیری لێکەینەوە بە هەستەکەشمان هەانمانەیە بۆ ئەوەی کە شتێک ئەنجام بین ئەو شتە چێ بریتێ لە کردار و دوای ئەوەش تەمان دەرئەنجاممانەیە دەرئەنجامی کردارەکە ئەڵبەتە مانێک کە من بۆتان ڕوونەکەمەوە شتێک نییە من دیزاینم کرد بە پێی خیبرەی خۆمە بڵام بەم شێوازە ئیش دەکا شتێکی پرۆڤنی زانستیە کە سەلمێنراوە کە مێشکی ئینسان یاخود کردارەکانی ئینسان ئەکشن سایکڵی ئینسان بەسەرم چوارشتادا بەشە بێت زۆر جارەگە بە کەسێکە لە دەرئەنجامەکەت خراپە سەرەکەیت ڕازی نییە یاخود نازانێت کە ڕەنگە خەلەلەکە لە بیرکردنەوەکە بێت لە ئەوڵەوە بێت کە دەرئەنجامەکەی خراپە ڕەنگە لە هەستەکە بێت کە هەستێکی هەڵی هەبوو بۆ کردارەکە یاخود ڕەنگە لە خۆی کردارەکە بێت دەریوای بیرکردنەوە هەستکردنەکە ڕاستن بەڵام کردارەکە و مەثودی شێوازی ئەنجامدانی ئیشەکە هەڵەیە بۆ پێویستەکە کردارەکە بگۆڕی بەڵام زۆر جار کاتێک کە دەرئەنجام سەقەتە بێ یاخود خراپە بێت زۆر جار بیرکردنەوەکانن کە کێشیان تایە بۆیە بێت ئێمەی کارسازە و کەسانەی کە بزنسەکەن بیرۆکەیەکت هەیە ئیش ناکات دەرئەنجامەکەی خراپ بوو ئەیکەیتەوە سێرەکی مشتریت نییە چوزانم بزنسەکەت فەشەلێنێ وەکی مەرج نییە هەموو جارە کردارەکە بێ یاخود دوکانەکە و شێوازی ئیشکردن و ستاف و ئەو بێ هەندێک جار بیرۆکەکەیە ڕەنگە بیرۆکەکەی تۆ لەناو بازاڕە هیچ دیماندێکی لەسەر نەبێت خەڵک نەیەوێت و زۆر گرنگە بزانیت کە هەموو شتێکی کارساز سامانە گەورەکەی کارساز لە عەقڵ و لە بیرکردنەوەکانی هەیەتی بەڕاستی و بەتەنهاش بیرکردنەوە بەس نییە بۆ کارسازانی ئێمە بیرکردنەوە نابینە کارسازی سەرکەوتوو بەڵام بیرکردنەوە توانین بڵێن دەستپێکێکی سەرەتاییە و بۆ ئەوشی لە بیرکردنەوە تێبگەین ئەبێ لە عەقڵمان تێبگەین کە چۆن بیرۆکەمان بۆ بەرهەمەهێنێ. طبعا یەکێک لە گەورەترین و گرنگترین پرسیارەکان لە ژیانی شخصی خۆما کە چەند ساڵێک لەمەوبەر ئەم پرسیارەم لە خۆم کرد و بووە ڕێچکێکی زۆر گەورە بۆ ئەوەی کە خۆم دۆزمەوەیە کە من کێم بەڕاست لەماوەی بەد لە ئێستا بۆ ڤیدیۆی کەشمدانا لە ئەکاونتێکی خۆم باسیەوەم کرد کە ئێمە بریتی نیە لەن یعنی ئێمە کاتێک ئەڵین ئێمە چین ئێمە شەهادەکەمان و جلوبەرگمان و ئەوەی کە هەمان و ئەوەی کە بزن بۆ نمونە بڕوا ئەو کەسەیە کە خاوەنی من ئەو کەسە نیم کە خاوەنی پرۆژەکەم من خودی خۆم کەسێکی ترم واتە من خاوەنی ڕەنگە ئەو ئەتوانی مستەڵەحەکە بۆ شوازە دەربڕی بڵی بڕوا خاوەنی بیرۆکەی فتنێسە ئەو لۆگۆی کە لێرە هەیبین باشە ئەو لۆگۆی جیمەکەمانە تاوان بۆیە دامناوە بۆیە فیملیەر بێ بزانین کە من باسی شتێکی واقعیەکەین بەڵام من بریتی نیم لە فتنێس بەڵکو بڕوا کەسێکی ترە گرنگی خودناسی بۆ کارساز چەندێک گرنگە کارساز خۆی بناسێت طبعا ئەمە بابەتی دووەمی ناو
وبینارەکەمانە کە تا چەندێک گرنگە ئێمەی کارساز بتوانین خۆمان بناسین و لە خۆمان تێبگەین. هەڵبەت جۆن ماکسوێل قسێکی زۆر جوانی هەڵێت to grow yourself you must know yourself. ینی بۆ ئەوەی کە خۆت گەشە پێ بێت پێویستەکە چی بکەیت؟ پێویستەکە بە دڵنیایی خۆت بناسی. ینی زۆر بەلامەوە سێری کاتێک گەنجە بینم لە کوردستانە بەداخۆ ئەوێت گەشە بەخۆی بە لە کاتێکە نازانێت لە چ ئێریایەکە پێویستی بە گەشە، نازانێت لە چ ئێریایەکە نقطەی بەهێز و لاوازی هەیە، واتە هەرێوێت گەشە بەخۆم بم گرنگەوەی بەرەو پێش بڕۆم. باشە بەرەو پێش ڕووی بەرەو کوێ؟ ئامانجت چییە؟ مەبەستت چییە؟ بیرۆکەکەت چییە؟ و چۆن ناتوانێت ئەم بیرۆکە و ئامانج و مەبەستانە بە هونەریانە هەر کەسە بە تەریقی خۆی بتوانیت دیزاینی بکەیت و بتوانیت بیگۆڕی بۆ بیرۆکەیەکی کارسازی یاخود بۆ ئاکشن و بۆ کردار. بۆ زۆر گرنگە پێش ئەوەی ئێمە باسی ئەوە بکەین با گەشە بە خۆمان بین، وەکو ئەو کتێبانەی کە سەلف دیڤلۆپمنتە فلانە ئەم کتێبە باشە ئەم کۆرسە باشە بخوێنم. ئۆکێ ئێمانە هەمووی ستێپی زۆر گرنگن، بەڵام کاتان لێکم یەکەم جار هەوڵ بن لە خۆتانەوە دەست پێ بکەن. واتە ئەو پرسیارە لە خۆتەکەی کە من کێم؟ گرنگی خودناسی بۆ کارساز چییە؟ باشە ئێمەڵی خودناسی زۆر زۆر گرنگە بۆ کارساز. ئۆسکەی گرنگەکانی لە چیایە؟ طبعاً دۆزینەوەی مەبەست لەسەر ئاستی تاک یاخود ئێمە کاتێک ئەڵین ئێمە خۆمان بناسین وەکو کارساز، زیاتر مەبەستمانەوەی کە مەبەستەکەمان بزانین چییە، مەبەستی بوونی ئێمە لە چیایە. دوو پرسیار هەیە کە زۆر گرنگە بە بڕای من کە توانین لە خۆمانی بکەین. من لە ئەکسپریەنسی خۆمەوە سوودم زۆر لەم دوو پرسیارە بینیوە. پرسیار یەکەمیانەوەیە کە بوون بۆچی دروست بووم بەڕاست. ینی من ئۆکەی لە ژیانی فامیلی خۆما لە خێزانەکەم لە وڵاتەکەم هەموو شتانەی کە ڕوویان ناوە تام تەمەنم کە لە دەسەڵاتی خۆمان نییە. یەکێک لەو شتانەی کە زۆر گرنگە بزانین جای بکەنەوە شتانەی کە لە دەسەڵاتی خۆمانەیە بە دڵنیاییەوە ئێمە ڕسپۆنسیبڵین بە بەرامبەریان، واتە ئێمە بەرپرسیارەتیمان هەیە بەرامبەریان، بەڵام ئەو شتانی لە دەرەوەی دەسەڵاتی خۆمانە ناگەر کاتیان پێوە سەرف بین. وەکەوەی کە من باشە بۆ لەم خێزانە لەدایک بووم، باشە بۆ منیش فڵان کەس نەبووم، باشە بۆ منیش فڵان کوڕی کەس نەبوو، منیش بۆ نەمتوانی ئەو ئەم نوع عشتانە لە دەسەڵاتی ئێمە نییە. من لە چۆ لەدایک بووم، لە چ خێزانێکا گەورە بووم، ناوم بۆنراوە، چوزانم هەر شتێک لەوانەی کە بۆت کراوە، یان من بۆ ئەم دینەم هەیە، بۆ ئەم شتم، ئەمانە لە دەسەڵاتی خۆتان نەبوون. شتێک بۆ کە لە دەروی تۆ بۆ فۆرمی تۆی کردووە، بەڵام ئەوەی کە لە دەسەڵاتی خۆتە ئەوەیە کە ئەم دوو پرسیارە لە خۆتکەی بۆچی دروست بوویت، مەبەستی خۆت بدۆزیتەوە، واتە پەرپسی خۆت بدۆزیتەوە لە ژیان، وەزایدەن بەرەو چۆش ئەڕۆم. چونکە مەبەست مەفروزە بتگەێنێ بە شوێنێک. یعنی ئەگەر تۆ مەبەستت هەبێ لە ژیانە بڵێ من مەبەستم ئەوەیە شتی باش بکەم، یعنی هاوکاری خەڵک بکەم بە دڵنیاییەوە مەفروزە ئەم هاوکاریکردنەی خەڵک بۆ پۆینتێک بتگەێنێ، یاخود بتگەێنە بە شوێنە کەتیایە مرتاحی، ئەزانیت کە هاوکاریکردنی خەڵک بەشێکە لە پرۆسەکە بۆیە بتگەێنە بۆ مەبەست و بۆ ئامانجی کاتە، یاخود ئامانجت لە ژیانە بریتێ لە هاوکاریکردنی خەڵک. بۆیە زۆر گرنگە کە هەموو کاتێک کارساز یاخود ئەو کەسێک کە ئەوێت بیرۆکێکی بازرگانی هەبێت، یعنی لە خۆتەوە دەست پێ بکە تکایە، یعنی مەڕۆ سەر بیرکردنەوەکە ڕاستەوخۆ وا مەزانە کە کارسازی سەرکەوتووە کەسێک کە پرۆدەکتەکەی ڕاستە ئۆکێ ئەمانی کە لەناو بزنس پلان و هەموو شتانی کە خوێندومانە لەناو لایانی مەثودی زانستی theoretically باسی لایانی تیۆری بزنسەکەم بە دڵنیایی و کاریگەری زۆر گەورەیانەیە و من خۆم بۆ ئەم بزنسەی ئێستام و بۆ بزنسەکانی داهاتووشم زۆر سوودم لیان وەرگرتووە، بەڵام پێش ئەوەی کە بەڕاستی ئەم مەتریالانە وەربگرم خۆمم ناسیوە و بەردەوام پرسیارانم لە خۆم کردووە من کێم و مەبەستی من چییە و ئایا دۆزینەوەی مەبەست لەسەر ئاستی تاک سوودەکانی چی. طبعا ڕۆڵ و گرنگی مەبەست بۆ کارساز بریتێ لەم خاڵانە. خاڵی یەکەم بریتێ لەوەی کە دەزانیت بۆچی و چۆن ئەوە دەکەیت کە پێویستە بیکەیت، یعنی زۆر گرنگە بزانی بۆچی لە ژیانیت و چۆنیش ئەو شتێک کە ئەتەوێت بۆچی بیکەیت چۆن بیکەیت، یعنی فێمەلێری بیبەوەی کە بیرۆکەی تۆ چیە لە ژیان، مەبەستی تۆ چیە لە ژیان و ئەزانی بۆچی چونکە ئەم شتە ئەبێت لە ئینسانەکە خۆیەوە ترانسفێر بێ بە بزنسەکە بەڕاستی. یعنی ئەو کەسانی کە کارسازن خاوەنی بیرۆکەیەکن ئەگەر خۆیان نەزانن خۆیان چێن مەبەستیان چیە لە ئەنجامدانی بیرۆکەکە نازانم، کەسەمەر بۆ بزانێت تۆ چی بەڕاست، یعنی بۆ بزانێت بزنسەکەی تۆ چییە، بۆ خۆی بۆ ماندوو بکە خۆ ستافێکە لەگەڵتایە بۆ بزانێت ڤیژن و میشنی شوێنەکەی چێکە لە کاتێکە خاوەنکارەکە ئەو کەسێک کە بیرۆکەکەی هەیە خۆی نەناسێ بەڕاستی. زۆر گرنگە کە لە ئەمەوە دەست پێ بکەین کە خۆمان بناسین و سوودی یەکەمیشمان بریتێ لەم خاڵە. سوودی دووەم بریتێ لەوەی کە توانیت پلانی وردا بنی بۆ بەدەستهێنانی ئامانجەکەت. کاتێک مەبەستت نییە بەڕاستی هەموو شتێک بوونە بەردەوام کاتی خۆت تاقی خۆت بە فیڕۆ ئەیت و وا شەزانی زۆر پرۆدەکتیڤی واتە وا ئەزانی زۆر بەرهەمداریت. مرج نییە کاتێک بیرۆکە و کات و تاقە سەرفەکەین یاخود مەشغوڵین لە ژیانەوە بریتی بێ لە بەرهەمداری بریتێ لەوەی کە بزانین چۆن تاقە و کاتی خۆمان بە شتێکەوە سەرفەکەین کە ریتەرن ئۆن ئینڤستمنت یاخود ئەو شتێک لە بەرامبەرە بۆمانەگەڕێتەوە زیابێت، واتە شتێک نەبێ بە تەنها سەرفی بکەین و لە بەرامبەرە هیچ نهێتەوە. هیچ کامێکمان لە بزنسا بۆ ڕازی نین یاخود لە کاری بازرگانیە بۆ ڕازی نین و مافی خۆشمانە کاتێک کە بزنس دەکەین
دلیڤەری پەرپسێکەکەین لەناو بزنسەکەمانەوە مەبەستێکی گەورە لەناو بزنسەکەمانە هەیە بە دڵنیایەوە بێ لە بەرامبەرە شتێک وەربگرینەوە هەموو جارێک طبعاً هەیە تەرکیزە خاتە سەر فۆکسی لەسەر پارەیە هەیە فۆکسی لەسەر کۆمەڵە خاڵی گەورەترە لە پارە ئەما کێتەوە سەر کارسازەکە ئەگەر تۆ ڤاڵوی مەنی بیت بە دڵنیاییەوە مافی خۆت ئەتوانیت ڤاڵوی پارە بیت بەس بۆ پارە ئیش بکەیت بەڵام ئایا بۆ پارە ئیشکردن ئەتوانێت سەرکەوتنی بەردەوام و لۆنگ تێرمت بۆ بێنە لە ڕوانگەی منەوە نەخێر خاڵی سێم بریتێ لە وزەی پێویست طبعاً یەکێک لەو شتانەی کە پەرپز بێت ئەبەخشێ بریتێ لە وزە کاتێک ئامانجت هەیە وزەت بۆ دروستە بێت کە وزەت بۆ دروست بوو متمانەیەکی زیاترت بەخۆت هەیە چونکە ئەزانی بەرەوچوو ئەڕۆی ئەگەر بشکەویت هەڵەسیتەوە جارێکی تر یعنی شتێک نییە دەستی لێبەر بێت لە یەکەم کەوتن تایتر بڵێ تەواو من تر کۆتاییم پێ لەبەرەوەی کە پەرپسەکەت ئامانجەکەت ئەزانیت گەورەیە بۆیە پێویستە کات قوربانی بۆ بیت بکەویت پارەت پێ نییە قەرزی فڵان کەسی بۆ بکەی ئەزانی بزنسەکەت ناتوانانی دەست پێ بکەی ئەبێ قەرزی بۆ بکەی ئەزانی کۆمەڵە قورسایی و بەڕاستی سوڵباتی هەیە بەڵام ئەوەی کە گرنگە پەرپز یاخود ڕۆڵ و گرنگی مەبەست بۆ کارساز ئەوەی کە پێمانە بەخشە بێتێت لەو وزەی کە بەردەوام پاڵنەرمانە بۆی کە بەردەوام بین چونکە مەبەست وابەستی ئەو شتەیە کە خۆشتەوێت چێژ لە ئەنجامدانی وەرئەگریت واتە پاشن طبعاً زۆر جار پاشن و پەرپز لینکتن بەیەکەوە یاخود زۆر وابەستەی یەکترن ئەو شتێک کە خۆشتەوێت زۆر جار ئەو شتێک کە مەبەستە لە ژیانەوە باشتر وایە کە بەوە خۆت سەرقاڵ بکەی بەڵام ئەمە هەموو کاتێک ڕاز نییە ئەکەی لە شتێکمان خۆش بێ بەڵام مەبەستیشمان نەبێت لە ژیان ئەنجام بین بەڵام دوو خاڵ زۆر گرنگە کە جۆن ماکسوێل ئاماژەی پێیاڵەیە گەر بتەوێت سەرکەوتوو بیتەوە مەبەستی خۆت بدۆزیتەوە دوو پرسیار لە خۆت بکە پرسیاری یەکەمیانەوەیە کە ئایا پەرپسی من چییە بەچی دڵخۆشە بم پاشنم بۆچی هەیە با جوانتر بڵێن پاشن واتە پاشنەوەیە کە خۆشەویستی سێرەکی بۆ ئیشەکە ئێستا بۆ منە لە کەیسەکەی خۆمان من فتنس یاخود ئەو جیمەی کە کردومەتەوە بۆ نەکردوێتەوە پارە پێیا بکەم بۆ کردومەتەوە کە پاشنی خۆم بۆ تەندروستی و احتیمامان بە تەندروستی خۆم و وەرزشکردن بەشێک بۆ لە لایفستایلی ژیانی من و خۆشم ویستۆ حەزم کردووە ئەو شتە بتوانم دیڤەر کەم و ئایدیایەک و بزنسێکی لەسەر دروست بکەم و بتوانم بەتەنها خۆم مستەفید نەبم بەڵکو خەڵکی تریش مستەفید بێت لەوەی کە تەندروستی خۆی بەرەوە پێش بەرێت بۆی ئەمە مەبەستێکە پەرپسێکە ئایدیایەکە ئیشی لەسەرەکەی توانی بکەیت بە کارێکی بازرگانی بە زۆر گرنگە بزانیت کە وەکو جۆن ماکسوێل ئاماژەی پێیات ئەو شتی خۆشتەوێت و ئەو شتەش کە خۆشتەوێت بەتەنها بەس نییە بە نقطەی بەهێزت هەبێت بۆ ئەو کارە واتە ئیتر ئەکسپریەنسێکە خۆت تەرخانەکەی بۆ ئەو بوارە ئەزانی کە نقطەی بەهێزت هەیە ئەگەر ئەو دوو شتت هەیە بە بڕای جۆن ماکسوێل ئەوەیە کە ئەوە پەرپسی ژیانی تۆ پێویست دەکات the rest of your life واتە مانەوەی ئەوەی کە تەمەنت ماوە خۆت بخەرەوە سەرقاڵ بکەیت چونکە زۆر گرنگە کە بزانیت کاتی تۆ بریتیە لە گەورەترین سەرمایەی ژیان بەڕاستی کاتی ئێمە وەکو مرۆڤ بریتیە لە عەقڵ و کاتمان بەڕاستی ئەوە دوو تاکاتوانم بڵم دوو گەورەترین هێزن کە ئینترپرنۆرێکە بێ استثماری تیا بکە پێشەوەی داوا لە خەڵک کە بێ ئینڤستمنت لە ئایدیاکە و بیرۆکەکەی خۆی بکە و زۆر گرنگە خۆی احتیمام بە بکات و بە عەقڵ و بە بیرۆکەکە و مەبەستی ژیانی خۆی طبعاً خاڵی چوارەمیش طبعاً وەکو گرنگی مەبەست لە کارسازی چانسی سەرکەوتنت دەداتە لە ژیان بەگشتی و بە تایبەت لە کارسازیدا لەبەرەوەی کە کاتێک کە ئینسان مەبەستی هەیە هەر خطوەیەکە بڕێ توانێت سەڵەبرێشنی بۆ بکات توانێت هەستەکات کە گەشەکە هەستەکە کە شتێک دیارەکە ئەزانێت بەرەوچوو ئەڕوا و ئەزانێت تا چەندێک نزیک بۆتەوە لەو مەبەستێک کە ئەوێت ئەو ئامانجێکی هەیەی زۆر گرنگە بەبێ بوونی مەبەستیش بە بڕای من ناتوانین پلان دابنین ینی بەڕاستی کاتێک کە خەڵک دۆ مامەژن پیاوە لێرە ئەوتومە پلانی ورد ئەبێ دابنی ئینسان ناتوانێت مەبەست دانەنێ نەزانێ بەرەوچۆڕە بەڵام پلان دابنێ زۆرێک لە گەنجانی ئەمەش بەداخەوە ینی ژیانی گەنجەتی خۆیان و تاقە و هەموو کاتیان بۆ سەرفەکەن کە بەردەوام لە پلاندانانان لە کۆرس خوێندنان بەڵام لیان بپرسید مەبەست و ئامانجت چێ لەمە نازانێت بەداخەوە ئەمە شتێکی گەورەیە بەڕاستی پێویستەکە زۆر ئاگاداری بین و یەکەم جار مەبەست بدۆزینەوە دواتر پلان دابنین یاخود ڕێگە خطە بکێشین و پلان دابنین بۆ ئەوەی کە چۆن بتوانین بەم مەبەستەمان بگەین یاخود ئەم مەبەستە چ ئامانجێکی هەیە بۆ داهاتوومان تاوەکو وەکو ئێمەی کارساز بتوانین گەشە بکەین و پێ بگەین طبعاً سلایدی دوای ئەو بریتیە لە گرنگی مەبەست بۆ دامەزراوەکان باشە ئێستا باسیەوەمان کرد خۆمان چەندە گرنگین وەکو کارساز مەبەستمانە بێ بەڵام بۆ دامەزراوە چی مهمەکەیە بۆ بزنسەکەت سپێنەوەی دانی مەبەست بزنسێکە دروست کردو باشە شتێکی بەناوی میشن و ڤیژن ئەو بزنسە طبعاً میشن و ڤیژن بۆ ژیانی شخصی خۆشمانە بێت و بۆ بزنسێکی بێت بەڵام من زیاتر لە ڕوانگە بزنسەکەەوە باس دەکەم هەمان دوو پرسیار کە لە خۆمان یەکەین کاتێک کە بزنسی دروستەکەن بێ لە بزنسەکەی لەو کارە بازرگانی بۆچی ئەم کارە بازرگانیم دروست کردووە وبرەوچۆ ئەڕۆم لەم کارە بازرگانیە ئەم کارە بازرگانیم بکاتە چ نقطەیەک اینجا کێشەکە لێرە دەست پێکا کە تۆ وەکو باسم کرد ئەگەر خطوە یەکەم کە خودناسی خۆتە وەکو کارساز نەتزانی بێت چییە ئەگەر بزنسەکەت ڕاقیترین بزنس بێ زۆرترین مەصروفات و پارەتیا سەرف کرده بێت و ئایدیاکە تایبەترین ئایدیا بێ ناتوانانی بۆ لۆنگ تەرم بەردەوام بیت بە بڕوای من
يعني شتێکی مستحیلە ئەگەر خۆت نەدۆزی بێتەوە پێشەوەی بیرۆکەکە ئەنجام بیت. يعني زۆر ڕێژەیەکی ناتوانم بڵم بە مطلقی نییە، بەڵام ڕێژەیەکی زۆر کەم کارسازەیە لە ڕێگەی ئیشەکە و خۆی بدۆزێتەوە. هەیە بەڵام زۆر کەم. بەڵام ئەوەی کە زۆرە ئەوە ڕێژە زۆرینەکەیەتی بە پێی خوێندنەوەی خۆم و بە پێی بەردەوام ئەکسپریەنسم لەناو ئەنترپرنۆرشیپە ئەوانن کە پێش کارسازەکە ئەزانن چیانەوێت، چونکە ئەگەر مەبەستی خۆیانیان وازەح بوو، ئامانجی خۆیانیان وازەح بوو، زۆر بە ئاسانیت توانین بۆچی دروستبوونی بزنسەکەشیان جواب بنەوە و بتوانن پلانی بۆ بکێشن، چونکە مەبەستی خۆیان وەکو خاوەن کارەکە وازەحە. باشە ئێستا باسی وایەکەن طبعاً ئەم چوار خاڵە ببوون هەڵەیەک لێرە ڕوویاوە، بەڵام ئەم چوار خاڵە زۆر گرنگە کە ئاماژەم پێیاوە لێرە. گرنگی مەبەست بۆ دامەزراوەکان چییە؟ وای دانیت تۆ مەبەستی خۆتت دۆزیەوە و مەبەستی خۆت ئەزانیت، ئامانجی خۆت ئەزانی، بیرۆکەکەش دەزانیت لە بزنسەکە چێکی لە وەکو خودی خۆت وەکو ژیانی شخصی خۆت. بەڵام کاتێک گەیتە سەر بزنسەکەت، چونکە تۆ ئێستا بە تەنها نیت، هیچ کەم بزنس هەیە بتوانانی سەرکەوتنی پێبێنی بەس بە تەنها خۆت بیت. ئەتوانی بزنسێک لە ئاستێکی دیاریکراوە بتوانانی مانێج بکەی یاخود بە تەنها بەس خۆت بیت. ئەمە تەمان بۆ هەموو جۆرە بزنسێکی ژنا بزنس بۆ بزنس دەگۆڕێت، بەڵام بزنسێک کە خزمەتگوزاری بێت کە بتەوێت گەورە بێ ئایدە بەدڵنیایە و ستافت پێویستە، خەڵکی دیکەت پێویستە. کەواتە لێرە تۆ گەورەترین گافت بۆ دروستە بێ ئەگەر خۆتت نەناسی بێت و نەتوانێت بێ خطەیەکیش بۆ ناسینی بزنسەکەش دابنی بەڕاستی. میشن و ڤیژنی بزنسەکە بزانیت چییە. من پێشکردنەوەی قەعەکەم، پێشکردنەوەی جیمەکە، پێش وەرگرتنی هیچ کەسێک میشن و ڤیژن و کۆرڤالی و هەموو شتانەی کە لەناو مؤسسەکەیە من وەکو خاوەنکارەکە ئەمەوێت ببینن لەناو ستافەکە پێویستەکە دیزاینی بکەیت، پێویستەکە بە جۆرە لە جۆرەکان لای خۆت بینوسیتەوە، نەک لە خەیاڵ و لە عەقڵ تابێ. بەڵکو ببیکی من کردومەوە پاوەرپۆینت، حتا بزنس پلانەکە هەموو شتانەی کە بۆ فتنێسم ئەنجامەوە وەکو بیرۆکە هەمووی پاراستووە و بوونەتە ئەرشیفێکی زۆر جوانیش لە ژیانی ئێستەی ژیانی منە، چونکە هەستەکەم فتنێس بەتەنها لەوە نەهات کە ڕاستەخۆ پارەیەکم پێ بیخەمە ناو ئیشێک و شوێنە بکەمەوە، بەڵکو بەڕاستی ماندوو بووم پێوەی لەبەرەوەی کە ماندوو بوونەکەش لە خودی خۆمەوە دەستی پێکرد، نەک بەتەنها بەس بە بزنسەکە خودی خۆیەوە، بەڵکو لە خودی خۆمەوە دەستم پێکرد، چۆن خۆم بناسم دواتر چۆن دیزاینی شوێنەکە بکەم لە ڕووی لیدەرشیپ و لە ڕووی مانجمنتەوە زایدن بۆ ستاف بۆ دەرەوەش کە کەستمەرەکان. طبعا خاڵی یەکەم بریتە لەوەی کە دەزانیت بۆچی دروست بوویت و ئامانج چییە. طبعا گرنگی میشن و ڤیژن کاتێکڵین ئێمە چین و بەرەو چوو ئەڕۆی، فتنێس کوێیە و بەرەو چوو ئەڕوات، ئەبێ ستافەکە هەمووی بزانێت، وەڵامی ئەم دوو پرسیارە بزانێت، چونکە ئەبێ بزانین بۆچی دروست بۆ شوێنەکە و بەرەو چوو ئەڕۆی. خاڵی دووەم بریتە لە باشترین ڕێگەکانی ئەنجامدان دەدۆزیتەوە. طبعا ئەگەر تۆ وەکو باسمان کرد چۆن لە هینی شخصی خۆت ئەگەر بزانی مەبەست و ئامانج چییە، زانی ڕێگەکانی چۆن بدۆزیتەوە، پلانەکە چۆن دابڕێژیت. ئەمیش بە هەمان شێوازە ئەگەر مؤسسەکە دامەزراوەکە نەزانێت چی ئەوێت و بەرەو چوو ئەڕوا بە دڵنیاییشەوە پلاندانان هیچ فایدەیەکی نییە، هەر پلانێکیش دابنێ بە دڵنیای ناگەێنێتە هیچ جوێیەک، بەڵکو زیاتر و زیاتر دووری خاتەوە. خاڵی سێم بریتە لە ستافەکە هەست بە ئاسوودەیی یەکەن و توانای بەرهەمداری و تەرکیز لەوەی ئەنجامی ئەدەن بەرزە بێتەوە. طبعا هەوڕێیان زۆرێک لەو بزنسانێک کە لە کوردستانە بەداخەوە فەشەلیان زۆر جار کێشەکانیان ئەوەیە، من خەڵکم زۆر مقابلە کردو بە تایبەت گەنج، ئەوەی کە زۆرینەی مقابلەی ئیشم کردووە زیاتر گەنج بوون، کێشەی بەردەوامەوەیان هەبووە کە بەڕێوەبەرەکەم دەستەی ئیدارەی شوێنەکە ون بووم، کەس ئیسفادەی لە من نەکردووە، کەسهانی نەیاوم. طبعا من لە چیەوە بەرهەمێت لەوەی کە خاوەنکارەکە بەڕاستی هیچ بیرۆکە و هیچ ڕوئیایەکی بۆ بزنسەکەی خۆی نییە. بۆ زۆر گرنگە کە مەبەست بۆ دامەزراوەکان کارێکی زۆر گرنگە، بە تەنها بیرۆکەکە بەس نییە. ئەگەر تۆ باشترین بیرۆکەکە بێ لەم دنیاە، یعنی بیرۆکێکی زۆر تایبەتە بێ، بەڵام مەبەست نەبێ لە کردنی بیرۆکەکە دڵنیاتەکەمەوە کە ڕەنگە بۆ ماوەی ساڵێک دوو ساڵ بەردەوامی سەرکەوتوبی مشتریتە بێ، پارەتە بێ، هەرچێک، بەڵام زۆر زەحمەتە دووشت بەدەست بێنی. یەکەم مرتاحی ستاف بۆ لۆنگ تێرم، دووەمینیشان وەکو پارە و وەکو دەستکەوت و وەکو هێشتنەوەی مشتری و دروستکردنی لۆیال کەستەمەر یاخود دروستکردنی کلاینت لە کەستەمەر. بۆ زۆر گرنگە کە بزانیت ئەو بزنسەی کە دروستێکی مەفروزە مەبەستی تایبەت بە خۆی هەبێت و ستافەکەشت هەست بە ئاسوودەیەکەن، وای دابنێن بزنسەکەی تۆ پاسێکە، یعنی تۆ لە ناتەوێت خۆت ناتەوێت لە پاسێکا بیت کە نەزانی بەرەو چووە ڕاستی. بزنسەکەش بە هەمان شێوازە لە کتێبی گوتگوێی تایەکێک لە نمونە زۆر جوانەکان لە کتێبە زۆر باشەکان باس لەواکە کە ئەو پاسەی تۆ مەفروزە زۆر ئامادەکاریی باشی بکەیت، چونکە بزنسەکەی تۆ یەکسانەوە پاسێک ئەبێ خەڵک بزانێ بۆ لەو پاسایە و بۆ بزانێ ئەو پاسە بەرەو چووە ڕاستی. ئەها کاتێککە ئەچین خەتێکی پاسەگرین چوزان لە پێشەوەی جامەکە بینی نووسراوە پاسی خەتی ڕزگاری باشە تۆ ئەگەر پاسەکە نەنووسراوی کەسی لێ ڕاناگری سەرکەویت و بڕۆی، چونکە ئەبێ بزانێ ئەو پاسەت گەیەنە بە چۆ مافی ئیمپلۆییە، مافی ستافە کە بزانێت ئەم بیرۆکەی کەیەت کاتی خۆی و تاقی خۆی یابەت و ڕاستە لە بەرامبەر موچەت لێوەرەکرێ، بەڵام کات و تاقی خۆی و پرۆدەکتیڤیتی و زۆر دەرئەنجامی گەورە هاتێ بەڕاستی بزانێت بۆچی ئەم شوێنە دروست کردووە و بیرۆکەکە چییە و چۆن بتوانێت بەرەو پێشی بەرەو چۆشی بەرێ.
يعني بەبێ ئەمانە بەڕاستی ناتوانێت گەشە بکە بزنسەکەش ناتوانێت گەشە بکە و خاڵی چوارەم ببوورن لێرە هەڵەیەکێ دووبارە خاڵی چوارەم بریتێلە دەتوانێت تیم دروستکەی بۆ کاری بۆ کۆمەڵ بڕوای من بە بڕوای من مستحیلە بتوانێت تیمێک یاخود تیموەرک یاخود کاری بە کۆمەڵە چێکی لە ناوانیت لە ناو ستافەکەت لە ناو ئایدیاکەت و بیرۆکەکەت ئەو شوێنەی کە دادمەزرانەوە بتوانێت دروست بکەیت ئەگەر مەبەست و میشن و ڤیژنت نەبێ یاخود ڕوئیەت بۆ داهاتوو وازەح نەبێت و نەشزانی چی دەبێت و بۆچی دروست بێ بەڕاستی يعني تا ئێوارە تیم دروستکە تا ئێوارە گەشەیان پێ بەگەر نەتزانی بۆچی ئەبێ گەشەیان پێ بێت و ئەو گەشەکردنەشە بێ بەرەو کوێیان بەرێ بەڕاستی تیمەکەت يعني تۆ نابێ گلەیی لە تیمەکەت بکەیت گلەیی لە خۆت بکەیت کە نەتوانێت وەکو خاوەنکارەکە ڕوئیەکی وازەح میشنێکی وازەح ڤیژنێکی وازەح پەرپسێکی وازەح بۆ شوێنەکە دیزاین بکەیت چونکە ئیمپلۆیی نابێت میشن و ڤیژن بۆ شوێنەکە تەرح بکە یاخود بڵێ بە ئەمە بکەین و ئەوە بکەین ئەکرێ هاوکارت هەبێ یاخود کۆفاوندەرت هەبێ وەکو خاوەنکارەکە بەڵام ئەنتەرپرنۆر بەڕاستی بێت کەسێک بێت بیرۆکەکە پەرش کاتەوە لیدی ستافەکەی بکات بەرەو ئەو ئامانجە و بەرەو ئەو پەرپس و ئەو مەبەستەی کە بزنسەکە هەیەی طبعا سایمۆن سینێکێکە لە نووسەرە زۆر دیارەکان لە بواری لیدەرشیپ و لە بواری طبعا ئۆرگانایزیشنال دیڤلۆپمنت کە کتێبێکی بە ناوی ستارت وذ واي طبعا کتێبەکە لێرەش بەردەستە کتێبەکەم هەیە حەزەکەم خۆشەویستی بم بەرگەکەشی بە هەمان شێواز لەوێ هەیە ستارت وذ واي کە لە کتێبە زۆر باشەکان کە من بۆ ژیانی شخصی خۆم بۆ بزنسەکە زۆر ئیسفادەم لێ کرد کە لەناو ستارت وذ واي باسی گۆڵدن سێرکڵمان بۆکە کە بازنەی ئاڵتونیە بازنەی ئاڵتونی پێمانەڵێ کە کاتێک شتێک ئەنجامە دەیت لە بۆچیەوە دەست پێ بکانی کاتێک بیرۆکەیەکت بۆیە بۆ کارکردن لە یەکەم جار مەپرسەلەوەی کە بیرۆکەکەت چییە یاخود چۆن بیرۆکەکەت بکەیت چونکە زۆر کەس بەم شێوازە دەست پێەکەن بیرۆکەکان چییە چۆن دەست پێ بکەن بۆچی ئەم بیرۆکەیە بکەن طبعا سایمۆن سینێک قسەیەکی زۆر جوانەکەڵێ هەموو کەسێک زانێت چی ئەنجامەیەت يعني هەموو کەسێک کە بزنسی هەیە کارێکی بازرگانی خۆی هەیە لەم بازنە گەورەیە زانێت چی ئەنجامەیەت وەتەکەی دیارە چییە کارەکەت و بەشێک لە خەڵکەکان ئەشزانن چۆنی ئەنجامێن واتە پرۆسیجەری شێوازی ئەنجامدانیان لە ڕووی مانجمنت ستایلەوە لە ڕووی HR-ەوە لە ڕووی مارکتینگەوە لە ڕووی فرۆشتنەوە لە ڕووی استراتیژیەوە ئەزانن چۆنی ئەمن بەڵام ئەڵێ few people واتە زۆر کەم کەسانێکن کە ئەزانن بۆچی کارەکان ئەنجامێن واتە بۆچیەکەی تۆ زۆر گرنگە ئەگەر بۆچیەکەت پارەیە دەبێ وازەح بێت ئەگەر بزنسێک دروستکەی بۆی دەوڵەمەند بێ دەبێ وازەح بێ بڵێ بە ستافەکەش بڵێ ئێمە بۆ بزنس زەمان دروستکردەوە کە پارە پێ بکەین دەوڵەمەند بێن ئەمە هەدەفی ئێمەیە بەڵام سایمۆن سینێک قسەیەکی زۆر جوانەکە لەسەر ئەم بابەتە ئەڵێت بزنس وەکو سیارەیەک وایە پارە بانزینەکەیەتی باشە لە ڕوانگەی سایمۆن سینێکەوە تەمان وەکو باس دەکەم بۆ کەس ڕێنگە لەگەڵم قسەیان نەبن یاخود بڵێ نەخێر من هەر پارەم موێت دەوڵەمەندی موێت ئەمە وەکو کارسازێک بتوانم چکۆ مافی خۆمە بیرۆکەی خۆمە پێوەی ماندوو پارەم دەستکەوە ئۆکەی هەموو کارسازن مافی خۆیەتی دەوڵەمەند بێ حتا کارساز مافی خۆیەتی بۆ پارەژیش بکە بەڵام ئایا تەریق ڕاستەکە بۆ چییە بەتایبەت لە ناو کوردستانە زۆرێک لەو بزنسانەی کە هەرچەنە بە سوپاسگوزاریەوە توانم بڵێم گەشتبینم بەم بابەتیان ئێستا گەنجی ئێستا زیاتر تەرکیزە خاتە سەرەوەی کە بیرۆکە ئەنجام با بۆ پرپز بۆ ئەمبەست بۆ ڤالیو بۆ مشتری زیاتر لەو بیرۆکە تەقلیدیاتەوە دەرەوە کە پارە پێ بکە بەڵام سایمۆن سینێک کەڵێت پارە بریتێ لە بانزینی سیارەکەت بزنسە بۆ ئەوەی کە سیارەکەت بەردەوام بێت و بڕوات و گەشە بکە پێویستی بە پارەیە بە دڵنیاییەوە چونکە ئەگەر پارەت نەبێت موچەت پێ نادرێت کۆستی ئەکسپێنسی بزنسەکەت پێ نادرێت و مەساریفانەت پێ نادرێت بۆیە سیارەکە ناتوانم بەڵام ڕۆشتنی سیارەکە بەرەو شتێکە ئەو شتە کوێیە ئەو بریتێ لە مەبەست بریتێ لە پەرپس واتە ئەگەر تۆ بەرزترین مۆدێلی سیارەت پێوێ بەڵام پرپسی ڕۆشنەکەت وازەح نەبێ نەزانی بۆچی ئەتەوێ پێی بڕۆی بە دڵنیایەوە سیارەکەی ئیسفادەی لێ ناکەیت هەی ئیسفادەی ئەوەی لێکەیت هاتوچۆی پێیەکەیت ئیسفادەی گەیاندنی لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر پێ ناکەیت چونکە نازانی بەرەو چۆ ئەڕۆی واتە مەش هەمان شێت ڕەبتەکەمەوە بە بزنس بەکاری ئەنتەرپرنۆرشیپ کە کارسازی بریتی نیە لە ئایدیاکەمان بەتەنها بەڵکو بریتیە لەو ئایدیایە چۆن بەکاری بێنین و بتوانین بەرەو ئەو ئامانجە بڕۆین کە ئەمانەوێت کە دیاریمان کردەوە بە بزنسەکە وە پەرپس بەو شێوازە گرنگە ومن زۆر سەجەستی وان کە من کتێبەی سایمۆن سینێک بخوێنەوە ستارت وذ واي ئەگەر نەتان خوێندبێتەوە ئەگەر خوێندی بشتانەوە جارێکی تریش بخوێنەوە چونکە کتێبەکە بەڕاستی من سێ جار تا ئێستا کتێبم خوێندوێتەوە چونکە چێژێکی تایبەتی هەیە و زائیداً find your whyش کە ئەویان پرەنسپڵێکی ترە لەسەر هەمان پرەنسپڵ دای ڕۆشتووە هەر کتێبێکی ترە find your why واتە وایەکەت بدۆزەرەوە بابەتێکی گرنگە پێم خۆشەوە کتێبەشە بخەنە لیستی خوێندنەوەکانی خۆتانەوەتان کە ئینگلیزی زانن وتوانن ئیسفادە لەو کتێبە بکەن طبعا کارسازی بەتەنها بیرۆکە نیە باسمان کرد بەتەنها بیرۆکەکەت گرنگ نییە بەڵکو مەبەستی تۆیە لە ژیان ینی کارسازی ڕاکە ڕەبتی هەیە بە پاشنی
کارسازەکەەوە من ئەگەر بۆ نمونە لە کەیسی خۆمە باس بکەم ئەگەر فتنێز بە دڵ بە ڕۆح بە هەموو شتێکم قوربانیم بۆ نایابێت خۆشم نەوێت بیرۆکەکەم خۆش نەوێت مەبەستەکەم خۆش نەوێت کە فتنێس هەیەی بە دڵنیایەوە ناتوانم ئینفلوئنس بخەمە سەر ستافەکە و ستافیش بەرەو پێشی بێت و پرۆدەکتیڤ بێ و بتوانێت بەرهەم بێنە بۆ شوێنەکە و بە دڵنیاییشەوە کە ئەمە ڕووی نایات ئەو کاتە بە دڵنیایەوە کەسمەر لێت ڕازی نییە کە کەسمەریش لێت ڕازی نەبوو بزنسەکەت فەشەلێنێ هەر کەسێک بیت بیرۆکەکەت هەر بیرۆکەیەک بووبێت. طبعا مشی کارساز بە کورتیە چم لەسەری ئەمە پێناسەیەکی خۆمە بۆ کارسازی مەشی کارساز چۆنە یاخود کارسازی لە ڕوانگەی مەشی کارسازەوە بریتە لە پرۆسەی ئەنجامدانی بیرۆکێکی نوێ بە ڕێگەیەکی نوێ بۆ ئەنجامێکی نوێ. طبعا ئەگەر تۆ مەبەستەکەی خۆتت دۆزیەوە اینجا دوایەوەی سەرەوەی کە بیرۆکەیەک دروست بکەیت و ئەو بیرۆکەیەژە بێ بە ڕێگەیەکی نوێ تقدیم بکرێت چونکە ئیشی کارسازی بریتینە لە شتێکی تەقلیدی بەڵکو بریتە لە ئەنجامدانی شتێکی تازە بە ڕێگەیەکی تازە بیرۆکەکە تازە بێت و ڕێگەی ئەنجامدانەکە تازە بێ و زایدەن بۆی کە بتوانیت دەرئەنجامێکی نوێشت دەست بکرێت. مشکی کارساز چۆن ئیشەکات؟ طبعا 4 خاڵمان لێرە هەیە ببورن 4 خاڵمان لێرە هەیە خاڵێکەکەمان بریتە لە thinking باسیەوەمان کرد کە ئێمە عەقڵی خۆمان ناسی مشکی خۆمان ناسی ئەو کاتژە دەتوانین بیرکردنەوەکان بزانین لە کوێیەت بە چۆن دەتوانین بیرکردنەوەکانی خۆمان ڕێک بخەین و بیرکردنەوە خاڵی دەستپێکە بۆ کارساز لە دوای تەوان مەبەست مەبەست دۆزەوە اینجا بیرەکەیتەوە دوای ئەوە ئۆپۆرتونیتی بۆ هەل لەگەڕیت واتە کارساز کەسێک نییە پشتی تەقلیدی بکە بەڵکو بەدوای هەلێکی سەری بەدوای هەلێک ئاگرەوەکو لیدەرێک تەعاملەکە the one who sees more and who sees before واتە ئەو کەسێک کە پێشتر ئەبینێت و زۆرتر ئەبینە بەڕاستی زووتر لە کەسەکانی تشتەکە پۆزێتەوە هەلێکە و دەسەبەرێکا بۆ خۆی و خاڵی سێمیشان بریتە لە بیرۆکە طبعا بیرۆکە ئەگەر دیقەت بن بەپێی ئەم چەند خاڵە سەرێکی لە خاڵی سێمە خۆی بینێتەوە بەڵکو لە یەکەمان نییە یەکەم جارە بێ من بە سۆتی خۆمان بزانین دوایەوە هەلەکان ببین اینجا دوایەوە بە دوای بیرۆکە بگەڕین چۆن بتوانین بۆ ئەو هەلە بیرۆکە دروست بکەین و خاڵی چوارەم بریتە لە پلاندانان وەکو باسمان کرد پلاندانان ئیشی کۆنشس مایندە ئەگەر تۆ تینکینگ و سۆتی خۆت و ئەم شتانەی کە لێرە هەیەت بە تەواوەتی نەت بڕی بێ بە دڵنیاییەوە پلانەکەش ڕەنگە پلانێکی ناتەندروست بێت وەرە کۆتاییشە بریتە لە ئەکشن کارساز بریتێنە لەو کەسانی کاڵن بەخوا ئەگەرە وامان هەبێت وا ئەکەین بەڵکو بریتە لەو کەسانی کە بڵێ وامان کرد یعنی ئیشەکان ئەکشنێکیان هەبوو بێ حتا فەشەلیشان هێنا بێ گرنگ نییە گرنگەوەیە کە بیرۆکەکەی بتوانێت یعنی ئەنجامی با لە کردارە واتە کەسی ئەنتەرپرنۆر دووەرە کەسێک نییە کە بەس قسە بکە کەسێکە ئەوەی کە بیری لێ ئەکاتەوە ئەوەی کە بە هەلی ئەزانێ و بیرۆکەی بۆ دانێ و پلانی بۆ دانێ ئەنجامی هەیە بەڕاستی خەڵکەیە چەندها ساڵ بەس بە یەک بیرۆکە و خەریکە و بەردەوام لێکاتەوە بیرۆکەیە چۆن بکەم ئەمە پێی ناوترێت کارساز و ناشتوانێت بەخۆی بڵێ کەسێکی کارسازم چکە بیرۆکێکی کارسازیم هەیە بە بڕای من کارسازی یاخود کە پێت بوترێت کارساز لێرە نییە بەڵکو لێرەیە وەرە دەر ئەنجامی شایە لە دوای ئەکشنەکەت بەڕاستی چونکە وەکو باسمان کرد مەرج نییە کە ڕاستە ڕەنگە گەر تۆ تینکینگ یاخود بیرۆکەیەک ئایدیایەک بگۆڕی بۆ ئەکشن پێت بوترێت کارساز بەڵام ئەگەر تۆ نەزانی چۆن ئەنجامیت یاخود نەزانی چۆن گەشەی پێی مەبەست نەبێت خۆت نەناسی بێت بیرۆکەکە نەناسی بێت بەرپرسێکت بۆ دارە نابێت بۆ ئایدیاکە بە دڵنیاییەوە پێت ناوترێت کارسازێکی سەرکەوتوو طبعا چۆن ببینە کارسازی سەرکەوتوو وەکو باسمان کرد تینکینگ بیرکردنەوە زۆر گرنگە سێ خطوە کە ئەم سێ خطوە بە بڕوای من ئەمە لە ڕوانگەی خۆمەوە تەواو سلایدانم دروست کردووە پێی ئەزمموی خۆم مەرجنی ئەمە ڕەنگە بۆ ئێستای منیش ڕازگە بەڵام لە داهاتوە ڕەنگە بە دڵنیایی و من بە بەردەوام لە پرۆسی فێربوونی زیاترە ئەپدەیتی کەمەوەم بابەتە ینی مەرجنیە ئەم سیانە ڕازگە بەڵام ئەوەی کە من ئەزممونم وەرگرتووە ڕەنگە تۆی بەڕێزی ئەزممونی لێ وەربگری بیرکردنەوەکانمان زۆر گرنگن پێویستە زۆر ڤالوی بین بە شێوازی بیرکردنەوە ئێمە لە کوێ توانین بەباشی بکەینەوە تامانەن بیرکردنەوەی باش و بیرکردنەوەی خراپ تامانەن لۆنگ تەرم بیرکردنەوەش هەیە شۆرت تێرمە ئەبێ بیرکردنەوەی خۆمان زۆر بەباشی بزانین بەڵام بۆ ئەوەش بە ئەوەی تێبگەین پێویستە لە عەقڵی خۆمان بەباشی تێبگەین و متمانە بەوە بکەین کە عەقڵی ئێمە بەهێزە بەڕاستی و بیرکردنەوەش تەمان لە ڕێی بیرکردنەوە تۆ خۆتە ناسی کە خۆتت ناسی دوای ئەوە ترست بۆ دروستە بێت چونکە مەبەستە دۆزیتەوە اینجا مەبەست و کە مەبەستیش دۆزیەوە ئەو کاتە متمانە و بیرۆکەت بۆ دروستە بێت زۆر گرنگە کە کاتێک کە تۆ بیرت کردەوە خۆت ناسی لە دوای ئەوەی کە اینجا دەستەکەی بە دۆزینەوەی مەبەست لە ژیان و ئەنجامدان و ترسکردن بۆی کە بیری لێ ئەەکەیتەوە ترسکردن بۆی کە وەکو بیرۆکە لە مێشکایە و خاڵی سێمیشان بریتێ لە ئەکشن وەکو باسمان کرد کەسی کارساز جێبەجێکارە و ئەزممونیش زۆر بەباشی وەرەگرێت چونکە ئەکرێت لە یەکەم لێڤڵا سەرکەوتوو نەبیت ئەکرێت لە یەکەم جارە کە بیرۆکەکە ئەنجامی سەرکەوتوونێک بەڵام ئیتفاین زۆر ئاسایی گرنگەوەی ئەزممونی لێ وەربگریت سلايدی دوای ئەوە طبعا ئەوان چی دەڵێن کۆتی سێکە طبعا نەما سلۆگانی ئاپڵ ئەڵێ think different واتە جیاواز بکەرەوە گە دیقەت من ئاپڵ لە ئێستاشە
بەردەوام ترکیزی لەسەر ئەم بابەتەیە کە شەریکات یەکێکە لەو شەریکانەی کە بەم شتەوە ناسراوە کە پرۆدەکتەکەی تاوەکو ئێستاش تازەیە یونیکە لە پێشەوەیە سمارتفۆنی ئەپڵ و ئایفۆن و ئەم شتانێکی ئێمە بەدەستمانەوە هەمانە بە دڵنیاییەوە کاریگەریی زۆر گەورەی لەسەر ڕوئیەی شوێنەکە هەیە چونکە ئەپڵەڵێ think different واتە بیر بە جیاوازی بکەرەوە یاخود جیاواز بیر بکەرەوە بۆی زۆر گرنگە ئەمە مەبەستێکە لەناو بزنسەکەیانە بە بەردەوامیژە مەبەستە ئەپارێزن چونکە زانن بە تەنها بیرۆکە هەموو شتێک نیە بەڵکو مەبەستی ئیشکردنەکە و هاندانی خەڵک بۆ بیرکردنەوەی جیاواز و زایدەن خۆشیان بۆ بیرکردنەوەی جیاواز بۆ پرۆدەکتی جیاواز بخەنە بەدەستی خەڵک بە دڵنیاییەوەیەکێکە لە خاڵی نقطەی سەرکەوتنەکانیان trust yourself not others ئەمە کۆتی جاک مایە کە ئاڵێ بڕوا بە خۆت بکە بەڵکو بەوانی مەکە ئەڵبەت قسەکە لێراوە بڕوا بە چوار دەورەت ماکە چونکە کاتێک تیمت دروست کرد ئەبێت چەندێک بڕوات بە خۆت هەبێ ئەوەنە و دوو ئەوەش بڕات بە تیمەکەت هەبێت کە بتوانن ڤیژن و میشنەکەت بۆ هەڵبگرن بەڵام زیاتر لێرە ڕەبتی هەیە بە سێ خاڵەکەی سلایدی پێشووکە باسم کردووە باسی ئایدیا بوو باسی تراست بوو بە هەمان شێواز لێرە شار بە هەمان شێواز think different واتە بیرۆکەی جیاوازت هەبێت لێرە شار تراستی تایە واتە متمانە بە خۆت بکە متمانە بە توانەکانت بە عەقڵت بە پرسەکە و بە ئامانجەکانت بکە و خاڵی سەمیش بریتە لەوەی کە کۆتێکی طبعا مارک زوکربەرگ کە خاوەنی فیسبوکە co-founderi Facebook ئاڵێ people don't care about what you say they care about what you build واتە خەڵک گرنگی بۆ نادەن بەڵکو گرنگی بۆ دەدەن کە دروستێکی بە کوتی شەمەش واتە کردار واتە تۆ گرنگی بە بەردەوامی چیڵی لەسەرەوەی کە چیەکەی تو چۆن نایکی بەڵکو گرنگە کە ماڵم قسەت نەبێ بە دڵنیاو قسە ئەەکەیت ئایدای خەڵک وەرەگریت مناقەشەی زۆرەکەی تاوەکو بێکنەوەکانت بەهێزکی بەڵام ئەمە لە کۆتایی بگەێنە بە نەتیجەیەک بە شتێک کە پێی ئەوترێ ئەکشن یاخود کردار چونکە تاکە ڕێگەی بۆی کە فیدباکی واقعیمان دەستکەوێتەوە لەسەرەوەیە چۆن بیرەکەینەوە بەڵکو لەسەرەوەیە چۆن بیهیڤەکەین یاخود چۆن مامەڵە ئەکەین و بزنسەکەمان چۆن ڕۆڵی یاخود چۆن لەناو بازارە خەڵک سێرەکات و مشتێکانمان سێرەکەن بە کورتی بەسەر مناوانە ڕۆن تەوانەمان ئەندەم و چاوانە زۆری نەمان بینیومانن ناسینکەم تا زۆر ستیڤ جۆبسەکە کە ئەپڵی دروست کرد کۆفاوندەری ئەپڵ ئێلۆن ماسکێکە ئێستاکێکە لە ئەنتەرپرنۆر عالەمی گەورەکان کە بەردەوام چاوی کامێرەکان لەسەرێتی لەسەر سپیسێکس لەسەر تێسلا لەسەر پرۆژە گەورانەی کە لە بیرۆکەوە توانی حسابی کاتە بزنسێکی پرۆتەفێتە بڵۆ عالەمی کە بگۆرە بەڕاستی ترندێکی گەورە دروستکە لە عالەمە جاک ما کە فاوندەری علی بابایەکێکە لەو کەسانی من زۆر سوودم لە ئەکسپریەنس و ئەزمموی جاک ما وەرگرتووە وزایدن جەف بیزۆس کە خاوەنی ئەمەزۆنە ئەمانە هەموویان دڵنیام و ڕسمەتان ڕەنگە جەف بیزۆس بینی بێت کە لە ئۆفیسێکی خۆیان دانیشتووە بیرۆکەیەکی هەوە ئێستا یەکێکە لە مەڵتی بڵێنەرەکانی عالەم یعنی بۆیە زۆر گرنگە فاڵی بیکردنەوەکانی خۆت بزانی هەر یەکێک لەمانە کەم دەموچانە لێرە بینین باوای نەبینین کاک بڕامە لە ئەوروپان لە ئەمریکا ئەمانە زۆر شتیان بۆ نەخێر ئەمانەش وەکو تۆ مرۆڤن وەکو من و تۆن ئەمان عەقڵیان هەیە هەمان هێزیان هەیە ڕەنگە لە هەندێک لایانی وڵاتەکە بە دڵنیاو سەپۆرت کرابێتن بەڵام یەکەم جاریش کە دەستیان پێکردو بە دڵنیان لەتوانێت خۆیانەوە دەستیان پێکردو لە خودناسی خۆیان و ئەگەر دقەتی هەر یەکێک لە ئینتەرویو ئەم نوع کەسانە بێ ینی من زۆر پێم خۆشە دوایان ڤیدیۆ سەرچێکیەوە بکەنەوە شەو بڕۆن ئینتەرپرنۆرە عالەمیەکان ئینتەرویوەکانیان سەر بکەن مقابلەکانیان سەر بکەن چۆن قسە ئەکەن نەک ئینتەرپرنۆرەکان حتا ئەو کەسانی کە سەرکەوتون لە بوارەکانیانە هونەرمەندن گۆرانی بێژن ئەکتەرن چوزانم سیاسین هەرچیەکەن ئەگەر دیقەتیان بێ سێرەکەی بە جۆرە لە جۆرەکان لە قسەکانیانەوە دەرەکەوێت کە زۆر بەباشی خۆیانە ناسن و بیرۆکەکەی خۆشیان ناسن تەمان مارک زوکربەرگش کە فاوندەری فیسبوک و زایدن بیل گێتسی شمانێکێکە لە کانی تەمان فاوندەری مایکرۆسۆفتە زۆر ببورن کارەبا دیارە لای من بڕا ومێدە کەمەر بمبینن لای خۆمەوە سەکەم دەموچاوم وازەحە ئەگەر کەسێک نامبینیانەوە پێم خۆشە لە چاتەکە پێم بڵێ ئۆکەی کارەبا هاتەوە زۆر باشە سلایدی دوای ئەومان بە کورتی تەمانەوەنەمان نەماوە تاو بین داوای لەبوردنەکەم کاتێکشمان زۆر تێپڕان و بمبورن بەڵام ئیشەڵا ئەوەنەمان نەماوە تاو بین بەس ئەوەنە توانم بچمەوە سەر سلایدەکە ببورن ساڤۆ سلایدەکەتان لێوە دیارە نەوەڵا ئەبێ شێریکەیت ئۆکەی شێریکەمەوە ببورەوە کۆمپیوتەرەکەشم هینیم بۆ کەسێک پرسیاری تا ئێستا هەبێ یان شتێک بۆ نمونە نازانم شێرێکن لە ڤۆیس یان بۆستی بۆ دوای ساڤەوە حالیان یەک پرسیار هەیە لە کاگیاتەوە ئەڵێ چۆن خۆت بدۆزیتەوە و چۆن وای خۆت بدۆزیتەوانە یادەجان ئەوەی کە چۆن خۆت بدۆزیتەوە وای خۆت بدۆزیتەوە بە بڕای منەوەیە کە لەگەڵ خۆت دابنیشیت و بیت بکەیتەوە لە چیا وەکو باسم کرد لە چیا خۆشەویستیت بۆ چ جۆرە ئیشێک هەیە یا خۆت چ جۆرە بیرۆکەیەک هەیە و خاڵی دووەمیشیان بێتێ ئایا تا چەندێک نقطەی بەهێزی خۆت
لەناو بیرۆکەیە بینیتەوە ئەگەر ئەو دوانەت بە بڕوای من ئەو دوانەت هەبێت بە دڵنیایەوە ئیسفادەیەکی زۆر باشەکە دیارە ئەمە وایەکەی تۆیە ئیشی لەسەر بکە و بە دڵنیاییشەوە وایەکە بە هەفتەیەک و بە مانگێک نادۆزێتەوە مەفروزە پرۆسەیەکی بە بۆ ئیشکردن لەسەری واتە کات و تاقی پێویستە بەڵام بەوەی کە بتوانیت ئەوە بدۆزیتەوە بە بڕوای منەوەی کە بیر لەوە بکەیتەوە بەچی دڵخۆشی پاشنەها ستیڤ جۆبس سەڵێت the only way to do a great work is to love what you do واتە بۆی کە ئیشێک بەسەرکەوتووی ئەنجام بی پێویستە کە ئیشت خۆش بوێت ئەگەر خۆشەویستیت بۆ ئیشی تەکنۆلۆژیا هەیە لەو مەجالە هەستەکەی نقطەی بەخۆتیشت هەیە شادەت هەیە لەویا توانات هەیە ئەتوانیت لەویا بخۆت بدۆزیتەوە ئەگەر لە ئیشی ڕێستۆرانتە هەتا خۆشەویستیت بۆ ڕێستۆران هەر کەسێک بە پێی ڕوانگەی خۆی بە پێی دنیابینینی خۆی بە پێی ئەو ئامانجی بۆ ژیانی خۆی هێتی بە بڕوای من ئەتوانێت وایەکی خۆی بدۆزێتەوە بەڵام پێش ئەوەشی بە دوای وایەکی خۆمان بگەڕێمە بڕوای من بە پێویستە کات لە پەرپەسی خۆمان تێبگەین و ئێمە بۆچی دروست بووین و ئەمانەوێت چی بکەین لە ژیانە هیوادارم وەڵامی پرسیارەکەم مابێتەوە ئەگەر ئەوەش نەبوو دوایی ئەتوانم زیاتر تەوزیح هەبەمێ بەس نازانم بۆ اینەکەم دیار نەما ئومێدەکەم بتوانم بیگەڕێنمەوە اوكي باش ئەوزەم هێنامانەوە بێزار نەبوون چەند کەس لەسەر خەتە زۆر ببورن بە سەریعی ساچمەوە سەد و دوو سێ سلایدی کۆتایی زۆر باشە طبعا لە ڕۆلی کارسازان بووین لە جیهانە هەر یەکێک لەمانەوەکو باسمان کردزانین کە ئایدیاکانیان چەندێک جیهانی گۆڕی و چەندێک توانی بیرۆکەکانیان ئیشان ینی ئیشان لەسەر بیرۆکەکانی خۆیان کرد بەڵام لە هەمویان گرنگتر گەر ستۆری هەر یەکێک لەمانە بخوێنەوە ئەبینن کە مەبەستێکی زۆر گرنگ و گەورە لەناو ئیشەکانیان بوونی هەبووە واتە بە تەنها ئایدیاکە و بیرۆکەکان نەبوو چونکە ئاگادار بین بەوەی کە بزنس دروست کرد تۆ بە پرسیاری بەرامبەر ئیمپلۆیەکانت بەرامبەر و کەسانێک کە لەگەڵ تۆیە هەمان ڤیژن و میشنی شوێنەکە هەڵەگرن طبعا یەکێک لەو شتانەی کە لە ئەخیر سلایدی خۆمادان ناوە بریتە لەم تێرمەی کاڵم مەوەستە لە گەشتکردن یعنی وا مەزانە کە بزنسێکە دروست کردێت تۆزێک سەرکەوتوو بوویت تۆ کەسێکی سەرکەوتویت و ئایتر پرفکتی و تەواو ئایدیاکەریشی کردەوە بەڵکو بێ بەردەوام هەوڵ بێنە ناوچەی ئاسوودەیت بیتە دەرەوە دوایم سلایدە و کۆتا سلایدم بریتە لەو ناوچەی ئاسوودەیە کە من زۆر لەلام گرنگە هەموو گەنجێک ئەم بازنەی ئاسوودەیە زۆر جار باسم کردووە بەردەوامیش باسێکەمەوە چونکە هەموو شتەکانی ئێمە توانم بڵم حتا پرسیارەکەی کاکەیادیش لەوە سەرچاواگرێکە لە بازنەی ئاسوودەیمانە بێ بینە دەرەوە شتە گەورەکان لەناو بازنەی کەمفۆرت زۆنی ئێمەیانین بەڕاستی بێ لە دەرەوە بۆیان بکڕین و لە دوای ئەمەش باسێکین طبعا خاڵی دوم بێتێلەوەی کە خۆت بناسە و ئامانجی خۆت بدۆزەرەوە know yourself and ڤیژنی خۆت و ئامانج و گۆڵی خۆت بدۆزەرەوە پێشەوەی باسی بیرۆکەکە و بزنسەکەت بکەیت خاڵی سێم بریتێ لە بەهادان بەبیرکردنەوە بیرۆکەکانت يعني زۆر گرنگە ئاگادار بیت بیرۆکەکانت پیرۆزن ئایدیاکانت پیرۆزن شتێکەیە بەناوی برینستۆرمینگ ئەو شتێک کە هەنێک جار هاتوێ بیرۆکەی هەڵبژێریت یەک شاشە یاخود چزانم هەر شتێکە دایانی پیپەرێکە پڕێکیتەوە بە یەک دنیا بیرۆکە ڕایت و ڕۆنگ نییە بەڵکو ڕەشەبای مشکی پێوترێکە بێ هەموو بیرۆکەکانت بخەیتە سەر وەرەقەیەک یاخود بخەیتە سەر سلایدێک بۆی بزانیت کامە باشە ئیڤالوێشن چونکە بیرۆکەش بەڕاستی پێتان بڵێم ئەگەر بمانەوە وەکو مرۆڤ بیرکردنەوەکانی خۆمان بەهێز بکەینە بێ پراکتیس بکەین بیرۆکە شتێک نییە لە خۆڕایی بەهێز بێ یاخود شتێک نییە وەکو مەسڵ وایە بێت تەمرینی پێ بکەی بەڕاستی بۆی کە بتوانیت ئایدیای باشت باتێت چونکە ئەو بیرۆکانی کە ئەداتێ مێش کە ئەبێت ئەو کەسانی گە دیقەت بن بیر ناکەنەوە سێرەکی لاوازیشن لە بیرۆکەیە بەڵام ئەو کەسانی بیرکردنەوەیان باشە قسە زۆرەکەن گوێگرێکی زۆر باشن سێرەکەی ئایدیا و بیرۆکی باشیشانەیە چونکە مێشکیان بە تەواوەتی مەسڵەکانی ئەپۆچۆنی برینیان بە تەواوەتی بەردەوام ئەکتیڤە چونکە هەموو شتانە هێزێکی کارەباین کە لەناو مشکی ئەمە وەکولایانی بالۆجیکی کە ڕوئات زۆر گرنگە کە ڤالوی بینە بیرکردنەوەکانمان لە خۆڕایی لە دەرەوەی ئێمەنایان بەڵکو لەناو خۆمانەوە خاڵی توانم بێتێرەکە لەسەر بیرۆکەکە بکە و خۆشت بوێت ئەمان پاشن زۆر مهمە ئەنێگە بڵێم ئیشێک کە لە شۆرت تێرمان سەرکەوتووە بێت و جیاوازەکە لە ئیشێک لە لۆنگ تێرمان سەرکەوتووە بڕای من پاشنی کەسەکەیە خاوەن کارەکە چونکە خاوەن کارەکە کە لەسەری سەرەوەی مؤسسەکە و دامەزراوەکە و بزنسەکەیە پاشن و خۆشەویستی بۆ کارەکەنە بێ باوەڕ نازانم من زۆر ناتوانم باوەڕ بۆ شتە بکەم کە داوا لە ئیمپلۆیەکان بکرێت کە پاشنیان خۆشەویستیان بۆ بیرۆکەکە هەبێت ئەبێ خاوەنکارەکە لە ستافەکەی زیاتر یاخود
بەقەدەر ستافەکەی بتوانێت پێکەوە هەمویان بە یەک خۆشەویستی بە یەک هێز بتوانن ئیش بۆ سەرخستنی بیرۆکەکە و مەبەستی کارە بازرگانیەکە بکەن. و خاڵێکی تریش بریتە لەوە کارسازان و کەسانن کە زۆرترین دەزانن بەڵکو کەسانن کە زۆرترین هەوڵ دەدەن بۆ زانین و بەرەو پێشبردننی خۆیان. وەیە ئەگەر بتەوێت ببیتە کارسازێکی سەرکەوتوو مەفروزە بەردەوام لە پرۆسەسی گەشەکردن نابی. هەڵبەت کۆتا سلایدم بریتە لەمە بە کوردیش دامناوە مە لە ئەکاونتێکی خۆشم شیرم کردو. هەر هاوڕێکی خۆش بوو سەری پۆستەکەش کاتوانم بگرێتەوە سەر ئەکاونتەکەم لە ئینستاگرام. ناوچەی بازنەی ئاسوودەییمان لێرەیە. ینی پێنج سێ خولەکمێ بۆ باسکردنی ئەمە تەواوین. ناوچەی ئاسوودەیی ئینسان بریتە لە هەستکردن بە ئاسوودەیی تۆ لە ناوچەیەکایت زۆرینەی ئینسان کاتێک بیرۆکەکانمان هەیە شتێکمان هەیە لەم ناوچەیەین هەستەکەی هەموو شتێک ئاسوودەین بۆ ئەم شتە بکەین. یعنی ڕاستە لەوانەیە هەست پێ شتەکە باش ئەگەر بیکەین بەڵام ئەها ئاکشن وەرناگرین وەکو باسیشمان کە کارسازی بریتە لە بیرۆکە بریتە لە ئاکشن بەڵام تاوەکو نەشزانی ناوچەی ئاسوودەیی چی و چۆن بتوانین لێ بێتە دەرەوە زەحمەتە بتوانین بیرۆکە بکەی بە ئاکشن. بۆیە زۆر گرنگە کە لە ناوچەی ئاسوودەیی یەکتە دەرەوە شتێکە تووشە بپێوتە ناوچەی ترس واتە یەکسەر ڕوبەڕووی ترسەبییتەوە بەهانەیەتە پێشەوە خەڵکانەگەنە پێشەوە کاکە ئەم بیرۆکەیە ناکرێت بەخوا زەحمەتە تۆ چۆن ناتوانێت شتە بکەیت. من کاتێک لە کیسەکەی خۆمە هاوڕێیان کە ویستم فتنس دامەزێنم کە بیرۆکەکەم لای چەند کەسێک باس کرد ناوی ئەو کەسانە تەواو نایەنم بەڵام کەسانێکی دیارن ینی یەکێک لە ئاستی ڕاهێنەری و کەسانی وەرزشوانی گەورن لە کوردستانە باسی وان گوتیان خۆتم دەڕی وتم نەخێر وتیان چۆن دەتوانی ینی جیمێک دروست کرد لە کاتێکە خۆت ڕاهێنەر نیت. ینی من ئەمە ترسێکی بۆ دروست کردم چونکە لە بازنی ئاسوودەیی کە هاتمە دەرەوە ئەم ترسم بۆ باشە تۆ بڵێ ینی بۆ ئەوی کە سەرکەوتوو بێ هەر ڕاهێنەر بی اینجا بتوانێت جیم بکەیتەوە بەڵام نەخێر ینی من بتوانیم زاڵم بەسەریە و متمانەیەکی تەواوەتیم بە خۆم بوو کە ئەتوانم وەکو بزنسمانێک وەکو کەسێک کە بزنسێک وەکو کارسازێک بتوانم مامەڵە لەگەڵ حسابی نەک وەکو ڕاهێنەر بەڵکو بتوانم ڕاهێنەری بەهێز بێن مەلای خۆم مستافەکەم ڕاهێنەری بەهێزێت یا بێ بە دڵنیایی و نەبوونی هەستمی من متمانە بە خۆت لەم ناوچەیە زۆر بەرزە. واتە کاتێک کە تۆ لە ناوچەی ئاسوودەیی دەرەوە ئاساییە ڕوبەڕووی ئەم شتە ببیتەوە و ئەشبێ ببیتەوە بەپێی ئەم یاسایە ئەگەر نەبوویتەوە بڕای من و ئایدیا واز لێ بێن ئایدیاک نەیترسانیت ئایدیاک وای لێ نەکردی مۆتیڤیت بی ئایدیاک وای لێ نەکردی چزانم هەست بە غەربی خۆت بکەی یاسەکەی هەموو دنیا عکسی توێ بە بڕای من و ئایدیای وەرتی دوین نییە بە بڕای من ئایدیا کە هەموو کەسێک سەپۆرتی کردی وتی باشە ئاسانە بیکە وەڵای تۆ بەس بۆش هەندێک جا من هەستەکەم و ئایدیا ئەوە نییە کە پێویستەکە تۆ ئەنجامی بێت بەڵکو بێ ئایدیاک بێت ترسێنەر بێ ئایدیاک بە ڕیسکی زۆر بێت چونکە بێمانە چەند ئەنتەرپرنۆرەکان و کەسانن کە ڕیسکەکەن بە شتەکانەوە ئەمەش نمونەیە کە بۆی کە هاتیتە دەرەوە لە ناوچەی ئاسوودەیی ڕوبەڕووی ترسە بیتەوە بەس بتوانیت ترس تێپەڕێنی تەبعاً لەم بینە شتێکی پێوتێت دیسکەمفۆرت زۆن واتە زۆنێک کە تۆ تایە زۆر نامورتاحی بەڕاستی بۆیە زۆر جار کەسەکان تا ئێرەیەن ئەشتوانن جاری وایە ناوچەی ترسەکەش تۆزە تێپەڕن بەڵام لە بینی ناوچەی فێربوون و ناوچەی ترس ئێریاکەیە پێوتێت دیسکەمفۆرت ئەوە هەست بە نامورتاحیەکەن چکە شتەکە بۆیان تازەیە گەڕێنەوە یعنی گەڕێنەوە ناو ناوچەی ئاسوودەیەکان کوڕە وەڵای زۆر کەسێ بزنسێکی دروست کردووە ماوەی مانگە دوو مانگێشێکە کوڕە وەڵای سەرێشم بۆ خۆم توش کرد ینی بۆچی شتم کرد ئەگەڕێتەوە ناو باشوودەی ئاسوودەیەکەی لە کاتێکە ڕەنگەم ئایدیا گەشەی پێ بەردەوام بێ ببێتێکە لە ئایدیا زۆر سەرکەوتوەکان و قازانجویستەکان و شتێکی ڤالۆبلیش بواتە بەهادار بێ بۆ کۆمەلگاکە بۆ کۆمیونیتیەکە دوای ئەوە طبعاً کە ناوچەی ترس و دیسکەمفۆرت لێراتێ پەڕان ئەچیتە ناوچەیەک پێوترێ ناوچەی فێربوون حتا ئەمە بۆ زەواجی ڕاستە بەڕاستی شتێک ینی من خۆم ئەکسپرێنسی زەواجیشم کردووە من هەموو کاتێک بوتومە گەنج کاتێک کە زەواجەکە زۆر جا لە ئەوڵەوە قەلەقی ئەترسی نازانی سەرکەوتووەبی بۆ پەیوەندەکانشمان ڕاستە بۆ زۆر شتی ژیان نەک بە بازرگانی بەتەنها هەموو شتێک لە سەرەتاوە کە ئینسان ممارەسەیەکە تازەیە بۆی ئەترسێ چکە شتێکی بایۆلۆجیە لە ئینسانە لە هۆرمۆنەکانمانە هەیە کە ئەم شتەن تازەیە بە عەقڵ وەیە تووشی ترسە بیت و شتێکی ئاساییە بۆ بیرۆکەکەشت ئاساییە کە تووشی ترس بووی مەترسە دەستبەرداری مەبە بەڵکو بەردەوام بە خاڵی دوایەوەش کە چوویتە ناوچەی فێربوونەوە دقەتی بازنەکە بن ئەم بازنە سپیا بوو من بازنەیە بازنەکەت گەورەتر بوو مامەڵەکردن لەگەڵ ڕوبەڕووبوونەوەکان توانی توانی مامەڵە بکەیت توانی طبعاً ئەم ناوچەی کیوەرد لێرە بریتە لە فێربوون فێرە بیت واتە بازنەیەکە گەشە ئەکەیت و بەدەستهێنانی زانیاری نوێ لەسەر ئیشەکەت لەسەر بیرۆکەکەت لەسەر ئایدیاکە لەسەر پلانەکەت و گەشتکردنی ناوچەی ئاسوودەیەکەت گەشەکردنی تەمان ناوچەی ئاسوودەیەکەت ببوورنەوە هەڵەیەکی تایە ناوچەی ئاسوودەیەکەت ڕوە و گەورەتر ئەڕوات و بەرەو گەورەتر ڕوە هەمومان ئەیمان لە ژیانە ئەوەیە بگەین من بازنەیە ناوچەی گەشەکردن هەمومان حەزەکەین کەمفۆرزۆنەکەمانەوە نەبێ بە حەزی خۆمان وانتەکانمان داوی پێماڵێ وڵای ئەمە حەق بە ژیانێکی زۆر باش بژین بەڵام کە خۆمان ئەمەمان قوبوڵە بە بڕای من پێویست ناکات یعنی گلەی لە خۆمان بکەین ئەگەر خۆمان نتوانین بینە دەرەوە ترس و فێربوون و بەم بازنانایە ڕووین بە بڕای من نابێت گلەی لەوە بکەین بۆچی ئەمە ناگەین بە ناوچەیە گەشتنیە بۆ کەسانی تر سەرکەوتون بۆ ئێمە سەرکەوتونین بۆیە زۆر گرنگە بەم چەند بازنە بڕۆی تاگێتە ناوچەی گەشەکردن لەم ناوچەی گەشەکردن بینیت مەبەستەکەتە دۆزیتەوە ئەگەی بە ئامانجەکانت
و خەونەکەت ئیتر وردە ئەبێ بە شتێکی واقعیە توانێ بیبینیت و دیاریکردنی ئامانجی نوێش چونکە هەدەف لێرە ئەگە ئێمە بە تەنها لەسەرمە بەردەوام بین دیسانەوە ئەبێتەوە بە ناوچەی ئاسوودەییمان دوای ماوەیەکەم گەورەیەش یعنی ئەگەر لێرە بڵین کاکە تەواوە گەشتێ ناوچەی گەشتکردن لێت ستۆپ ڕاباستین ئۆکەی دوای فترێک سێرەکی هەمووی بچووک بچووکە بێتەوە عەکسە بێتەوە ئەڕواتەوە کوێ ئەڕواتەوە بێتەوە بە بەشێک لە ناوچەی ئاسوودەییمان وێ بەردەوام لە سلایدی پێشوم ئاماژەم بۆ کرد تکایە لە گەشتکردن مەوەستە ئەگە بیرۆکەکەت ئیشیشی نەکرد بەردەوام بە ئەم ناوچاناتیە پەڕێنە چونکە بە بەشێکن لە ئەزمموی کارسازی و بۆی بتوانین بێتە کارسازی بە دڵنیاییەوە پێویستەکات ڕسکی زۆر قوربانی زۆر شەونخۆنی زۆر و ماندووبوونی زۆر بچێژیت ئەوەشی وەکو ستۆری لە پێش بزنسەکانەوەی و کارسازەکان هەیەە بە دڵنیاییەوە گەلیان بپرسین و نزیکە و خستانە گەڵاپی زۆر زیاترنەوەی کە لە دەرەوە ئەیبینی لەسەر بزنسەکان کەسی هەموو لایەکتان خۆش بێ کۆتا سلاید تانکی و سوپاسگوزاری هەموو لایەکە اینجا من لەسا پێم خۆشە بچمەوە لای ساڤۆ بزانم پرسیار و شتەکانمان چییە بەعام چەند کەس پرسیاری هەیە و لە خزمەتانە بوون زۆر سپاس کاک بڕوا بەڕاستی تۆپیکێکی زۆر بەسوود بوو دوو سوال هەیە کاک سەڵاح ئەڵێ پلانی استراتیژی تا چەند گرنگە لە بزنسە کاک سەڵاح جان پلانی استراتیژی بە دڵنیایی زۆر گرنگە بەڵام من پێم خۆشم شت پێ بڵم بۆ ئەوەی کە پلانێکی استراتیژی کاتێکڵین استراتیژی واتە دوورخایەن دقیق ورد سمارت بێت و زانم هزار نوع مواصفاتی هەیە پلانێکی استراتیژی بۆ بەڵێ زۆر گرنگە من بڵم تا چەنە گرنگە توانم بڵم زۆر گرنگە بەڵام لەکەی چونکە کات زۆر مهمە پلانی استراتیژی نابێت پێش مەبەست بکەوێت پلانی استراتیژی بێت لە دوای مەبەستی بیرۆکەکەەوە یاخود لە دوای بیرۆکە مەبەستەکەتەوە بێت ئەگەر بیرۆکە مەبەستەکە دۆزیەوە بە دڵنیاوە ستەپی دوای ئەوە من ڕێکۆمەندیەوە دەکەم کە پلانێکی استراتیژی و دوورخایەنی بۆ بکێشیت و من ڕێکۆمەندی بایدەوەی من حەزەکەم هینی ئەمەش بکەم هەفتەیە شەر بوک ریڤیوی گێت سمارت دابەزێ بە لە کتێبێکە لەلایەن بڕایان ترەیسیەوە نووسراوە زۆر کتێبێکی گەورە و گرنگە بۆ کەسانەتان کاتانەوەی زیاتر لە جوزانم ثینکینگ و بیرکردنەوە و چۆن بزنسێک بتوانیت دروست بکەیت و ثینکینگی خۆت چۆن لیت بکەیت من بۆیە بۆ کاک سەڵاحیش بامان شێواز من ئەگە بەڕێزی ئینگلیزی زانێت دەتوانم اختیاری ئەو کتێبەی بۆ بکەم کە فێریەوە تەکات چۆن جارێت بیرکردنەوەکانی خۆت مانێج بکەیت تاوەکو مەبەست بدۆزیتەوە دوای مەبەست دۆزینەوە بە دڵنیاییەوە جا ستێجی دوای ئەوەیەت کە پلانی استراتیژی دانی چکەوە مەستێکە لەناو بزنسەکە بێ بە دڵنیاییەوە ئەنجامی بیت هێدی خان ئەڵێ چۆن ڕێگاکانی بە کردارکردنی بیرۆکەکانە بدۆزیتەوە و گەشەی پێبێ شتێ بکەی کە تازەکەر بێ طبعا دوای ئەوەی کە خۆتت هێوی خان وانە بەڵێ هێوی خان ئەوەی کە زۆر گرنگە بریتێلەوەی کە یەکەم جار خۆتە ناسیت دوای ئەوەی کە خۆت ناسی طبعا زانیت مەبەست چییە بیرۆکەکەت چییە اینجا شتێکی بەناوی بزنس پلان کە ئەمە دڵنیام ئەو کەسانەی کە لەناو بزنسە ئەخوێنە نەزانن کە کاریگەری و گرنگی بزنس پلان چییە چونکە بێ you have the right product for the right market يعني ئەبێت for the right people as well يعني ئەبێت تۆ پرۆدەکتێکی ڕاست کە يعني بیرۆکەیەکی ڕاست بۆ مارکتێکی ڕاست و بۆ کەسانێکی ڕاست بەڕاستی تارگەتکەی تۆ گە بتێت بیرۆکەکەت بە هەموو کەسێک بفرۆشیت هەموو کەسێک ببێتە فرۆشیاری تۆ بە بڕۆی من ناتوانانی ئەوە بکەیت ئێستا من قاعەکەی خۆم بۆ نمونە جیمەکەمان فتنس لە هەموو سلێمانی خۆ نایە بۆ لای ئێمە تەمرینکە يعني چەندەها جیمیتر هەیە لە سلێمانی لە شارەکە کە خەڵکانێکی تر بە ئازادی خوان و بە چۆیسی خوانە توانم بچن لەو جیمانی تریش بەشداری بکەن بەڵام بۆ یەتە لای ئێمە ریزنی لە پشتەوەیە کۆمەڵک شتەیە کە تۆ ئەم چۆیسە ئەکەیت و ئەم چۆیسی تریان ناکەی ئەو کەسمەر بە دڵنیاییەوە لەسەر کۆمەڵک ئەساسە کە لێکدانەوەی بۆ کە بۆیە زۆر گرنگە کە ئەوە بزانیت دوای ئەوەی کە خۆتت ناسی بە تەواوەتی بیرۆکەکەت زانی چییە مەبەستی بیرۆکەکەت زانی چییە اینجا دەست بەواکەیت کە دیراسەیەکی مەیدانی واقعی کۆمەلگاکەتەکەیت يعني من لێرە ئەگەر نمونەکەم لا نییە بەڵام بزنسێکی تازە مەدەستەوەی کە لە سلێمانی شڵە لە ماوەی نزیکانە ڕایگەری يعني تقریبا 2 مانگە ئێمە مارکت ریسێرچ لەناو سلێمانیا بۆکەین لەسەر چەندەها هەزار گەنج کە بەردەوام خەریکی داتاکۆکردنەوەی خەڵک چۆن بیرەکاتەوە سێف گۆدن یەکێک لە نووسەر ئەمریکیەکان قسەیەکی زۆر جوانەکەڵێ يعني don't find people for your products find products for your people واتە بە دوای ئەنتەرپرنۆرە بێ بە دوای ئەوەیە بگەڕێت چی شتێک ضرورە بۆ خەڵک بەس خەڵک نیەتی ئەو بکا بە بزنس نەک بچیت چزانم مطعمێکدان ڕاوتە پشی ڕێک لە تەنێکشە مطعمێکی بکەیتەوە هەفزاری و سەرکەوتۆ تۆش سەرکەوتووە بی يعني ئەمە تەقلیدی ئەمە ئیشی بزنس بە بڕای من بزنس عامەکە ئەوەیە بەڵام ئەنتەرپرنۆرەکان و کەسانن کە ئامانجیان هەیە خۆیان باشە ناسن بزنسەکە و بیرۆکەکان باشە ناسن بەڵام ئەوەش لەبیر ناکەن هەموو ئەم شتانە بناسی بەزەگەر لەسەر ئەساسێکی واقعی بیرۆکەکەت ئەنجام نەیت دیراسە نەکەیت بە چاوچۆرانە بچیتە ناو مارکەتەکە و یەکسەر تێوە دەستکەی بە فرۆشتن بە بڕای من فەشەلێنیت ئەگەر هیچ پرسیارێکی تر نییە
کاک بڕوا زۆر سپاس زۆر سپاسی سپاس بۆ ئێوە ستا بۆ جان ئینشەڵڵا بەم زوانە وێبینار بێ وەرکشۆپ بێ هەشتێکی تر بێتوانین بێکەوە خۆشحاڵە بین زۆر سپاس هیوادارم ئێوارەیەکی خۆش بەسەر بەرم خواحافیز زۆر سپاس تا بۆ جان دەستی تۆ خۆش دەستی هەموو خۆش و سپاس بۆ کاتەکەتان ماندوو نەبن هەر تەندروست و سەرکەوت و سەرفراز بن خواتان لەگەڵ